ئازیزان دۆستانی فیلمسازان خۆشحاڵین جارێکی کە پێکشا دەبینەوە لە خۆتان دۆستانی لە فیلمسازان حاڵم ئەم شەو باس لە تەوەرێک دەکەین ئەو تەوەرەی کە بناغەیە زۆر سەرەکیە چەمکێکی زۆر گرنگە لە فیلمسازی. ئەم تەوەرە ئەو تەوەرەی ئەم شەو کە باسەکرێت ئەگەر بێت فیلمساز لەم تەوەرەیە سەرکەوتوو بوو ئەلبەتە هەنگاوەکانی تریش بەدوایە دێ و لەوێشە سەرکەوتنی باش بەدەسەێنێت. بۆ ئەمە ئەم شەو مامۆستایەکی ئازیز فیلمسازێکی ئازیز لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمانایە و داوای لێبوردنەکەم لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەوێەوە نەیتوانی و ناتوانن یەکسەری بەشدار بن و لایڤەکە بکەن، بۆیە وانەکەیان تۆمار کردووە و هەمویان وانەکانە بێت تۆمارکەن و بۆمان بنێرن. ئەم شەویش مامۆستا ئەمیر غوڵامی مامۆستای فیلمساز مامۆستا لە زانکۆی مامۆستا بوو لە زانکۆی سلێمانی وانەکەی تۆمار کردبوو بۆی نردووم. ئێستا وانەکە پێشکەشی ئێوە ئەەکەین، دوای وانەکە چی پرسیارتانەیە لە کاتی وانەکەیە بینووسن ئەو لە لای خۆیەوە نووسێت و وەڵامەکانتان بۆ ئامادە ئەکا و دوای وانەکە دوای تۆمارەکە بە دەنگ پەیوەندیمان پێواکە و وەڵامی یەک بە یەکتان نەداتەوە. خۆشحاڵم وێڕای سڵاو ڕێز و حورمەتم بۆ خۆشەویستان بینەرانی عزیز و فالۆوەرانی عزیزی کاناڵی فیسبووکی فیلمسازان و ماندوو نەبوونی بۆ هەموو ئێوە خۆشەویستان. ئەمڕۆمانەوێ باسێکمان هەیە لەسەر ئەمەی کە چۆن لە ئایدیا و بە سناریۆ بگەین. هەرچەند ئەم باسێکی زۆر چڕوپڕاوە ناکرێت لە یەکدانە لایڤە ئێمە هەمووی باسکەین، بەڵام هەر وەکو تیتروار وەکو باسێک من ئەیکەمەوە کە خۆتان نەگەویستان توێژنەوەی لەسەر بکەنی ئەگەر لە دوایە پرسیارێک بۆ من لە خزمەتی هەمووی خۆشەویستانە هەم باسەکە لە وەڵەو لەسەر ئایدیا ئێمە دەست پێ بکەین. ئایدیا چییە؟ ئەمە یەکێ لە گەورەترین کێشەکانی سینەماکاران و تەلەبەکانی زانکۆیە یا تەلەبەکانی سینەمایە لە واقع هەمیشە پرسیارەیان هەیە یا شتێک لە مێشکیانایە ئەڵێن ئەمە ئایدیایە ئایدیا نییە. ئەگەر نەگەڵ ئەمە یەکلابینەوەوە لە واقع خۆی بزانێت ینی فۆرمولەکەی ئەگەر بزانێت پێم وا بێتتر ئەم پرسیارە ناکات. چەند بابەت هەیە کە من ئەمەوێت لەسەر ئایدیا باسیکەم. یەکەمیان ئایدیا کەرەستەیەکی خاوە یا مادەیەکی خاوە، ئەتوانێت بۆ هەر هۆنەرێک بێت، وانە تۆ بڵێ ئەم ئایدیایەکی سینەماییە یا ئایدیایەکی شانۆیە یا ئایدیایەکی شێوەکاریە یا پەیکەرتاشیە یا چیرۆک و ئەدەبیاتە. نا، کەرەستەیەکی خاوە کە ئەگە تۆ بتهەوێت ئەتوانی کەڵکی لێوەرگری وەکو فیلم یا کەڵکی لێوەرگری وەکو شانۆنامە یا وەکو چیرۆک. بەڵام وەڵامێک کە من ئێستا باسێکم چۆن ئایدیاکە ئەوڵ ببینینەوە لەواقع لە وەڵامایە کە ئێمە میدیاکەمان هەڵەبژێرین و ئەمەی کە بە کام میدیا ئەم جێڕانەوە دەست پێ بکەین. یەکەم شتکە لە ئایدیا هەیە ئەمەیە یەک پرسیار لە خۆتان بکەن، هەر شتێک کاتە زێنتان ئەم پرسیارە لە واقع ئایدیا بۆ ئێوە دەرەکەوێت. چی ئەبێ ئەگەر ئەو شتێک کە لە مێشکتایە بیخەنەوە ئەم پرسیارە، ئەگە پرسیارەکە دروست بوو ئایدیا دروستە. چی ئەبێ ئەگەر کەسێک بیبەنە پای سێدارە و نەمرێت؟ چی ئەبێ ئەگەر سەیارەیەک لە شەقاما بڕوات و ژنێک بەبەردات ژنێکی دووژیان و بیکوژێ؟ چی ئەبێ ئەگەر باوکێک لە جیفانی مناڵەکەی مادەی هۆشبەر ببینێتەوە؟ چی ئەبێ ئەگەر پرسیارە و تۆ ئەو ئایدیای کە لە مێشتای بیخەناو ئەم پرسیارە و ئەگە پرسیارەکە دروست بوو ئەمە ئایدیاکە دروستە، ینی ئایدیایەک هەیە لە مێشکدا. بەڵام ئەم فقط ئایدیایەکی سەرەتاییە، یعنی هیچ شتێکی دیکە نییە. دوو سێ شتە بێتۆ لەم ئایدیایەدا لە واقع
لەبەر چاو بگریتە ئەمریکا بزانی بەرەو ڕێگا دروستەکە ڕێ یەکەم گۆشە نیگای بۆ هەڵبژێرە لە گۆشە نیگای چێوە ئەتەوێ ئەم پرسیارە بەپرسی لە گۆشە نیگای سایەقەکەی کە داوێتی لە ژنە دوو گیانەکە یا لە گۆشە نیگای ژینەکەەوە کام شوێن هەڵە بژێری بۆ ئەمریکا چیرۆکەکە لێوە دەست پێ بکەی یعنی ئایا بنەماڵەی ژنەکە کە کۆچی کردووە ئەنی مێردەکە خەیتە شۆنی کە بڕوات ئەو کەسەی کە بووە هۆی ئەوەی کە ژنەکەی و مناڵەکەی کوژراون یا نا چیرۆکەکە لە پیاوەکە و باسەکەی کە بۆتە هۆی کوشتنی ئەو ژنە ینی بە سایەقەکە بۆتە هۆی مەرگی هەر بۆیە گۆشە نیگا یەکەم شتە ئێوە ئەبێت بۆ ئەم پرسیارە هەڵی بژێرن دووهەمینەوەی کە بزان ئایا پرسیارەکەتان پرسیارێکی خۆشە ئەمە زۆر گرینگە پرسیارەکەت پرسیارێکی ینی کەسێک کە ئەیبیستێت تا مەزرۆیەتی بزانێ وەڵامەکەی چییە کەسێک کە ئەیبیستێت لەواقع هەر خودی پرسیارەکە چێژی لێ بە هەر ئەمە ئەبێت هۆیەوەی کە بزانم ئایدیایەکی باشم هەڵبژێتەوە بەڵام پرسیارەکانن کە چەند شت بۆ ئێمە دەرەخاتەوە چی ئەبێ ئەگەر پیاوێک بیبەنە پای سێدارەوە پەتەکە بکە نەملی و نەمرێت ئالێرا تۆ وەڵامەکەی تۆ هەم گۆشە نیگاکان بۆ ئێمە کاملەکات هەم بۆ ئەوەی کە چیرۆک دەست پێ ئەکات هەموو لە هەمووی گرنگتر ستایلی پێ هەڵەبژێری یعنی وەڵامی تۆیە ستایلەکە دەرئەخات ئایدیاکە ستایلی پێ نییە خۆی لە پێشەکیەوە وەڵامێک کە تۆ هەڵی ئەبژێری بۆ ئەم ئازیزان ببورن ئەوە کێشەیەکی تەکنیکی بوو بڕا بەڵام پێم وایە ئێستا توانین بەردەوام بینەوە یەک دەقەیەک ئەوە هاتینەوە داوای لێبوردنەکەم وێڕای سڵاو و ڕێز و حرمەتم بۆیە خۆشەویستامی کە چەند شت بۆ ئێمە دەرەخاتەوە چی ئەبێ ئەگەر پیاوێک بیبەنە پای سێدارەوە پەتەکە بکە نەملی و نەمرێت ئالێرا تۆ وەڵامەکەی تۆ هەم گۆشە نیگاکان بۆ ئێمە کاملەکات هەم بۆ ئەوەی کە چیرۆک دەست پێ ئەکات هەموو لە هەمووی گرنگتر ستایلی پێ هەڵەبژێری یعنی وەڵامی تۆیە ستایلەکە دەرئەخات ئایدیاکە ستایلی پێ نییە خۆی لە پێشەکیەوە وەڵامێک کە تۆ هەڵی ئەبژێری بۆ ئەم پرسیارە ستایلەکەی تۆ دابینەکەت چی ئەبێ ئەگەر پیاوێکیان بردە پای سێدارە پەتیان کردە ملی بەڵام نەمرد ئەگەر پەتەکە بپچڕێت ڕوانینێکی مەتافیزیکیایی پێدەم ئەگەر پەتەکە بپچڕێت ئەتوانم ڕیالیستی بێ ئەگەر سەری چکۆلە بێتەوە لە پەتەکە بخزێتە خوارەوە گۆڕتێسکە ئەگەر هاوڕێکانی بێن فریایکەون شێوازێکی هەیەجانیە یا ماجراییە یا ئەتوانێت بێسێرن بێت یا هەر ئەمانە هەر بۆیە وەڵامێک کە تۆ هەڵی ئەبژێری ئایدیاکە بۆ تۆ لەواقع چڕوپڕەکات یەک شتانەوە لە بیر نەچێت یەکەم تایبەتمەندی چیرۆک وە سناریۆ لەمایە حرەکە ئەبێت دەستی پێ بکات تا ئەو کاتێک کە حرەکەت دەستی پێ نەکرد جوڵانەوە لە سناریۆ دەستی پێ نەکرد سناریۆ جێ نەکەوتووە هێشتا ئەسەن سناریۆ یەک بوونی نییە یعنی ئەمەی کە من لە یەکەوە بڕۆم بۆ دوو لە ئێ و بۆ بی بچم چۆن چی ئەبێ ئەگەر پیاوێک بیبەنە پای سێدارە و نەمرێت خۆپ منەڵم پیاوێکە پەتێکیان کردوێتە ملی و هەروە ڕاوەستاوە جارێ تواشە تا ئێستا هیچ نەجێڕانەوە شکڵی گرووە چیرۆک چواتە پێشێ ئەو کاتەی لە ئەڵێن ئەسکەرەکە هات و دای لە ژێر کورسیەکەی ژێر پایی وەک بەر بووەوە سەری چکولە بوو ئالێرە حرەکە دەستی پێ کردووە لە ئێوە من چوومەتە بی ینی ئەو ستایلێ ئەوەڵی کە سەری بە پەتەکەوە بووە داکەوتووە و حرەکە دەستی پێ کردووە ینی چوومەتە بی ینی ڕووداوی دووەمەم بە دوای خۆما هێناوە هەر بۆیە لێرانە چیرۆ خەریکە شکڵەگرێت پادشا مرد بە دوای مەلەکەش مرد ئەمە جێڕانەوەیەکە بەڵام حرەکە دەستی پێ نەکرد و هۆکاریش وجودی نییە یعنی چیرۆک بوونی نییە لێرانە مەلەکە مرد پادشا مرد مەلەکە
نەیتوانی لە دوای ئەو تاقت بێنێت و لە خۆشەویستی ئەوە دڵی تۆقی و مرد لێرە حرەکە دەستی پێکرۆ هۆکارەکان دروست هاتوۆتین لێرە چیرۆک بوونی هەیە هەر بۆیە ئەمە مثالی فۆرسێرە لە واقع ئەمە ئەپرسین هەر بۆیە ئەبێت حرەکە بێتە ناو ئایدیاکەی ئێمەوە تا ئایدیا بەرەو چیرۆک بوون بچێت ئایدیا لە ناو خۆی حرەکەی نییە ئایدیا لە ناو خۆی جوڵانەوەی نییە ئایدیا لە ناو خۆیە نامان باتە لە ئێوە نامان باتە بی بەڵکو ئەم پرسیارەیەوە وەڵامێکە کە تۆ بەم پرسیارەی ئەدەی ئێستا بابەتێکی دیکە ئێستا ئێمە ئایدیاکەمان دیوەتەوە بێن با لەسەر ئەمە قسە بکەین کە چه تایبەتمەندی هایەکمان ئێمە بۆ چیرۆکەیە یا چه ستایل هایەکمان هەیە وەکو سەپ پلۆتێکە ئێمە هەڵمان بژاردو ئێستا ئێمامانەوێت بیبینە ناو یەکدانە ستایلەوە ئێمە تەواوی ستایلەکان هەرچەند زۆرن بەڵام سێدانیان لێرە باسەکەین سێدانی گرینگن کە لەسەر سەپ پلۆت یەکەمیان شاپەیرەنگە شا ساپلۆت لە واقع شا ساپلۆت ئەو شێوازە کلاسیکەیە کە لە ئێمە لە سینەمای بینین یعنی چی ئەو شێوازە کلاسیکە یعنی سێ پەردەیە بەشی ئەووەڵی چیرۆکەکەمان کەسایەتێکە ناسین لە بەشی گرەیەک دروستەکەین کە بێتە عەتفی یەکەم دوای ئەو ئەڕۆین گرەیەک دروستەکەین وە کەسایەتی ئەمە لە حەوڵیەوەیە گرێکە هەڵوەشێنێتەوە ئەگەینە ئەوج وە لە کۆتاییە فیلمتەوە بێت ئەمە ستایلێکی شا ساپلۆتیە لە واقع دووەمینیان دژە ساپلۆتە دژە ساپلۆت چییە؟ یعنی تۆ ئەو شتانەی کە هەتا بەو ستایلە ئەی گۆڕی یا لەگەڵی گەماکە یا ئەی ڕوخێن یا شتێک دێنی کە دژایەتی بکە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەم فۆرمی جێڕانەوە کلاسیکە من یەکشتان بۆ وەک نمونە باسکەم باشترین شێوازی شا ساپلۆت فیلمە کاڕاگایی پۆلیسیەکانە شارلۆک هۆمزە ئەگادا کریستیە ئەمانە باشترین شێوازن کە ئەگەر بتانەوێت بزانن شێوەی دروستی شا ساپلۆت چیە ئەمە بزانن کە فیلمهای معەمایی یا فیلمهای کاڕاگاییە بەڵام پرسیارێک کلۆزە لە گۆدارەکات ئەڵێ ئێوە چی یەکەن ینی لەگەڵ ئەو تایبەتمەندیانەی کە ئەرستوو دایناوە ئایا ئێوەش دەستپێک و ناوەند و کۆتاییتان نییە ئێوە هاتوون ڕاگەێنن کە دژم بەو ستایلە کلاسیکە ئایا نیتانە گۆدار وەڵامێکە داتەوەڵێ هەمانە بەڵام ئێمە لە شوێنی خۆیان بەکاری نابین یعنی ئەتوانین دەستپێکی فیلمان کۆتایی فیلمەکەمان بێت لە کۆتاییەوە دەستکەین بە فیلم ناوەڕاستی فیلمەکە ببینە ئەوڵی فیلمەکە یا بیوێنە کۆتایی فیلمەکە هەر بۆیە ئەمە شێوازێکی دژە ساپلۆتیە ینی تۆ هەوڵەدەی تەواوی تایبەتمەندیەکان وەک کەسایەتی ناسین وەک شوێنەکان وەکو لە واقع ئەم بابەتانەی کە لە شا ساپلۆتایە تۆ بیڕوخێنی ئەمە یەکێ لە ئەسەن گرنگترین ینی شێوازم مۆدێرنیتەی سینەمایە لە مۆدێرنیتەی سینەما زیاتر حەوڵیان لە فۆرمی دژە ساپلۆتی بوو بەشی سووەم بەشی وردە پەیرەنگە یا وردە ساپلۆتە وردە ساپلۆت چییە؟ وردە ساپلۆت نایە دژایەتی بکە بەڵام دێت ئەو شتانەی کە هەیە کورتی ئەکاتەوە لی هەڵ ئەگرێت ینی نایەت ڕاستە و خۆ کەسایەتێک بۆ ئێمە بناسێنێ یا شوێنێک بناسێنێت یا ڕووداوێک ڕوودایی بەشێک لە ڕوودا و کە ڕووەدا بەڵام ڕووداوەکان کەم ئەکاتەوە کەسایەتی کەم ئەکاتەوە شێوازی کەسایەتی ناسن کەم ئەکاتەوە دووهەم ئەوەی کە لە شوێنەکانە هەوڵەدات شوێنەکان لە جێوە دار و دیواری بێتوەوانە هەوڵ ئەدات کە بە دیکۆڕێکی کاملەن وەکو داگڤیلی بۆ ئێمە دروستی بکە ئەباسی کە یاڕسەمی نمونێ ئەم سینەماکارانێ ئێستا کە لەمە گوزەراین من یەک شت باسەکەم دوو شێوازی جێڕانەوە ئێوە بیگرنە من پێشەوەی بڕۆمە ناو بابەتی سناریۆ نووسین کە چۆنە بێت سناریۆکان بنووسین باسی کەسایەتی بکەم باسی شوێن بکەم باسی ئەمانە بکەم حەوڵم ئەمەیە دووشت بۆ ئێوە باس بکەم دووشت ینی لە جێڕانەوە چۆنە دوو ستایلی جێڕانەوەی کە زۆر گرینگە
یەکەمیان فۆرمێکی جێڕانەوەی حماسیە، بەشی زۆری سینەما بینە ژێر ئەم دوودانە ورتی ئەەکەینەوە ئەزانین لە مالەوە قەسە چاوایان گرۆ. یەکەمیان ئەمەیەکە نووسەر یا کەسایەتی خۆیان لە ناو فیلمەکە هەن یا لە ناو سناریۆکەی تو هەن و خەریکی جێڕاننەوەن. هەر بۆیە لە ناو ئەم فیلمانە هەدەفەکە خودی سەفەرەکەیە، یعنی ئێمە ئامانجێک ئەسا ئامانجی فیلمەکە سەفەرێکە کە ئێمە هەڵی بژێرین. دووەمینیان شێوازی جێڕانەوەی دراماتیکە، شێوازی جێڕانەوەی دراماتی قارەمان لەگەڵ ڕابردووی خۆی کێشەیەکی هەیە و ئێستا بۆ ئەمەی کە ئەمە حەلکات ئەکەوێتە نێو بابەتێک و سەفەرێ دەست پێکات کە بڕوا ئەو ڕابردووەی کە بووەتە مەسئلەیەک بووەتە دژایەتیەک لە ژیانی ئەوێ بڕوا ئەمە چارەسەر بکە. ئەتوانێت ئەم سەفەرێکی دەرونی بێ و ئەتوانێت سەفەرێکی دەرەوەی بێ. هەر بۆیە شێوازی حماسی، جێڕانەوەی حماسی فۆرمیە لەواقع جێڕانەوەی حواسی فۆرمێکی خاصە بۆ بینەرێکی تایبەت دروستەکرێت، بەڵام فۆرمە دراماتیک فۆرمێکی عامە و بۆ هەموو بینەرێک دروستەکرێت. هەر بۆیە بۆ ئەمەی کە بۆ ئەم بابەتە زیاتر بزانن تایبەتمەندیەکانی جۆرج کامپێل زۆر بە باشی باسی ئەمانەی کردووە کە چۆن سەفەری قارەمان دەست پێکەوە، قارەمان لە چۆ دەست پێکات، کێشەکان لە چۆ سەرچاواگرێ و بەرەو چۆ ئەچێت. بەڵام ئێستا کە گەیشتینە ئێرانە ئەڵێن سێدانە بابەت هەیە کە ئێمە بەو پێوەرانەیە بەهۆی ئەم بابەتانەوە ئێمە چیرۆکەکان نووسین، یعنی ئایدیاکەمان سەبارەت بەم سێدانە سەرچاواگرێ. یا داستان مەحوەرە یا چیرۆک مەحوەر لە واقع، یعنی ئێمە حەوڵمان ئەمەیە چیرۆکەکە لە واقع بکەینە بابەتێکە لەسەری ئێمە خەریکی نەکەین. هەر بۆیە لێرانە ڕوودا و پێکاتەی ڕووداوەکان، پێکاتەی فیلمەکە بۆ ئێمە زۆر گرینگە. هەر بۆیە ئەمە شێوازێکە لە یعنی تۆ ئایدیاکە لەمە گرووەکە لە واقع چیرۆک محور یا چیرۆکەکەینە ناوەندی بابەتەکەمانەوە بە پێی ئەم خەریکین کەسایەتیەکان داژێن، خەریکین شوێنەکان هەڵەبژێن و خەریکین ڕووداوەکان ئەبێنە پێشەوە. فیلمەکانی کریستۆفر نۆلان ئەتوانێت فیلم هایەکی چیرۆک محور بێت. دووەمینیان کەسایەتی محورە. کەسایەتی محور لە واقع هەر ئەو شێوە بوو کە من باسم کرد. وەختێ تۆ کەسایەتیە کەڵەبژێری بۆ ناو فیلمەکەت وە بە بابەتە ئەو ئایدیاکە لە کەسایەتی گرووە سەفەرێکی قارەمان دەست پێەکە، چۆن تۆ تایبەت ئەتەوێت ئەم کەسایەتی لێرە هەڵگری بیبێ بۆ ئەوێنە، ئەمە سەفەرێکی قارەمانە. هەر بۆیە هەرەوەی با باسمە کرد شێوازێکی دراماتیک بەخۆیەگرێ و لە کۆتاییشە ناوەڕۆک محوەرە، یعنی تۆ ئایدیایەکت هەیە، ئایدیای فەلسەفیت هەیە، ئایدیای کۆمەڵناسیت هەیە و ئەتەوێت ئەمە بکەیتە سەرچاوەیەک بۆ ئایدیای فیلمەکەت و بە پێی ئەوە فیلمەکەت ببێتە پێشم. هەر بۆیە هەمووی ساپلۆتەکان و هەمووی پێکاتەکان لەژێر دوودانە ڕوانینە کۆ ئەبێتەوە. یا بە پێی مێشکە زرینگی و کەسایەتیەیە یا بە پێی هێزیەتی، یعنی کەسێکمان هەیە لە ناو فیلمەکە کەسایەتی ماوادا ڕژاندووە لە ناو ئایدیاکە کە لە واقع بیرەکاتەوە ئەگادا کریستیە. کەسیشمان هەیە بە قووەتە هێزی هەیە، ئارنۆڵد و ڕامبۆ ئەمانە. هەر بۆیە توای فیلمەکان ساپلۆتەکان ببەنە ژێر ئەم دوودانەیە، یا کەسایەتەکانتان بە بیرە یا کەسایەتیەکانتان بە هێزە. ئێستا کە ئەم بابەتەمان باس کرد با بینە سەر ئەمە بکەینەوە، ئەم بابەتەی کە لە واقع ئەنوای پێکاتەکان چین. ئەمەی کە سیدفیلد لە کتێبەکەی دێت پێکاتەی کلاسیک بە سێپەردەیدا بەش ئەکات، هەرچەند بەشێکی زۆر لە تیۆری ناسەکان دژی ئەمەن
و ئەمە ئەسڵەن بە هەڵا ئەزانن، بەڵام ئەبێ بیزانین کە ئەو شێوازە چۆنە تا ئێمە بتوانین دژایەتی بکەین. هەرچەند دوایی ئێوە خۆشتان زیاتر بەخێنەوە بەمانەکەن. ئێمە چەندین دانەش پێکاتەمانەیە، یا یەکدانە پەردەییە وەک فیلمی نوری زستانی ئینجیان بەرگمان، یا کە کولی فیلمەکە یەک پەردەیە، ئێمە ئەتف نابینین بەڵکو ڕاستەوخۆ ئەڕۆینە کۆتایی فیلم و لەوێنە هەموو شتێک گرەیەک هەیە و لە کۆتایی ئەماگەینە هەموو شتێک لە ئاخری فیلمەکە هەموو هەم کۆتاییە هەم ناوەندە هەموو شتێک لە یەک جێگا ڕۆدا. دووەمینیان ساختاری سێپەردەییە، ئەو شتێک کە سێتفیلد باسی دەکات. دەستپێکی فیلمە کەسایەتی دێت، شوێنەکان دێت، ڕووداوە گرێکە دروستە بێ، هەمووی ئەمانە باز ئەکرێت و دوای ئەو ئەڕۆینە ئەڕۆینە ئەتفی دووەمە پەردە دەست پێکا پەردەی دووەم و لەوێ گرێکان هەوڵی کەسایەتی ئەمەیە گرێکان بکاتەوە و بەرەو لەواقع کۆتایی فیلمە چین کە لە کۆتاییە گرێکان تەواوی کراوەتەوە و لەوێدا ئەڕۆین بۆ نەتیجەگیری یا ئەڕۆین بۆ ئەو شوێنەی کە ئیسلاحەم پێڵێن ئەمەی کە هەموو شتێتر لە کۆتاییە بۆ ئێمە ڕوون ئەبێتەوە لە پەردەی ئاخرە. ئەمە سێ پەردەیە، بەڵام لە پێنج پەردەی کە وەک فیلمی کازابلانکایە تۆ دوو پەردە زیادی هەیە، دوو پەردەیە کە عاملی تاخیرزانی، یعنی دوو شتێک دوو پەردە پێوە زیاد بووە کە هێندێ هۆکار بووەتە ئەوەی کە ئەمانە ئیزافە بکرێن. یعنی فیلم گرەیەک دروست بووە و گرێکە خەریکە هەڵەوەشێتەوە، لەواقع هەڵوەشاوەتەوە و ئەش زانین بۆچی ئەمەی ڕووی داوە. لەگەڵ هەڵوەشانەوەکە گرەیەکی نوێ دروستە بێ، یعنی وا بزانە کەسێکە ئەوێ بڕات دایکی ببینێت، گرێکە ئەمەیە دایکی گوم بووە و دایکی ئەبینێتەوە و بە هەچی هۆکارە، کاتێک کە گاتە دایکی ئەزانێت دایکی بووە تووشی ژەهرێکیان خستووەتە نێو لەشی، گرێک لێرە دروست بوو ئێستا ئەوێ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەرمانەکەی لە چۆپەیەکە اینجا ئەڕوات بە دەواقع خەریکین پەردەی کەمان پێوە زیاد کردووە، کارە و فۆرما کلاسیکەی بە شێوازێک بووە بە شکڵێکی مۆدێڕنتر لەواقع. هەرە و شتێ بوو کە من باسم کە دژە پلۆتیەکە. شێوەیەکی دیکەمان هەیە زنجیریە. مادام ئەڵێن زنجیری مەبەستمان ئەمەیە کە سریەک ڕووداو بەیەکەوە دروست ئەبێت کە وەکو زنجیر بەیەکەوە دروست بوون کە ئێمە ئەبێ هەڵیان وەشێنین و دانە ئەم زنجیرانە ئەم باسە لەواقع ببینە پێشەوە باسەکە پێوە بەست. فیلمی پشیلەی ڕەش و پشیلەی سپی ئەمی کاساریکە لەم فیلمانەیە، یعنی هێندێک زنجیروار بەیەکەوە سریەک ڕوودا و ڕووەدات کە هەموو ئەمانە لە کۆتاییە ئەبێ ئەمە بگەێنێتە ئەو بابەتی کە ئامان هەوێت. ستایلێکەمان هەیە کە ستایلی پازێلیە. ستایلی پازێلی جیاوازە لە ستایلەکانی پێشووتر. ستایلە پێشوەکان ستایلێکی دارین، ینی وەکو دار ئێمە ئێنین گەورەیەکەین و لە کۆتاییە ئەگەینە ئەو شتێکە ئەمانەیە. بەڵام لە ستایلی پازێلیە یا لە ستایلێکی کە لەواقع توانین بڵێن لە تووچ پچڕاوە هەر بابەتێک کۆتایی فیلماتوە تێرە ئێرە چوەتێوێنە هەمووی بەیەک بەسەر یەکا شێوان دراون وەکو فیلمی 21 گەرم. لەنا ئەم فیلمە جۆرگەرێک ئەم فیلمانە فیلمای هۆنەری ترن، هەرچەند تۆزێک قرسە تۆ ئەم بتوانێن پازێلانە بچنی، بەڵام وەکو فیلمێکی دارەکە لەوەی یاوەتم وەکو درەختیەک وایە وەکو دارێک وایە کە تۆ دێنی هەر تیکەیەکی بەجیا لە گۆشەیەک لە فیلمەکە ڕێژی کە بینەر خۆی ئەم پازێلە ئەم جێڕانەوە ئەم تابلۆیە یەکی بخات و لێ حاڵی کە بابەتەکە چی بووە. شێوەیەکی کەشمان هەیە شێوەی ئیپیزۆدیکە. شێوەی ئیپیزۆدیک بە تایبەت لە کۆتاییەکانی سەدەی 20مە زۆر بوو بە باو و هێندێک لەین وەکو فیلمی تەسادۆف یا ڕووداو. لەناو ئەم فیلمانەدا وەکو فیلمی هەڵێ لەولا هەڵێ تامتیکوێر، لەم فیلمانەدا ئێمە 3 دانە ئیپیزۆد 4 دانە ئیپیزۆد یا 2 دانە ئیپیزۆد لە بابەتێکە بینی.
ینی بابەتێکمان هەیە یا ئەتوانێ مەسەلەن وەکو فیلمی شەیتان بوونی نییە فیلم لەسەر سێدارەیە باسی ئەعدامە هاتووە 5 دانە جێڕانەوەی جیاوازی لەم فیلمانە کردووە بە 5 دانە چیرۆکی جیاواز بە 5 دانە شوێنی جیاواز ئەتوانێت جۆرێکی کەش بێ ئەتوانێت جۆرێک بێ وەکو هەڵێ لەولا هەڵەیە کە یەک بابەت هەیە و چەندین جێڕانەوەمان سەبارەت بەم فیلمە ئەبێ لە چەندانە لاینەوە ئەیبینین هەرچەند نەتوانین بڵێن ئایا ئەتوانین ڕاشەمونیش لەمانە بێنا ڕاشەمون جیاوازترە بەڵام ڕاشەمون نزیکێ کاتەوە لە ئەپیزۆدیک چون لە ستایلی ینی لە شێوەی جێڕانەوەی بەسامەت کەڵە گوەرەگرێت کە شێوەیەکە کە لە حوزەی جێڕانەوە زۆر باو بوو کە دوایی هەتا فیلمی هەمشێری کەینیش لەواقع لەو شێوازی بەسامەتیە فرێکانس لەو ستایلە لەواقع کەڵە گوەرەگرێت و یەکدانی کۆتایی هینەکە ئەمەیەکە پێکاتە ئەمەیە کە بڵێن دژە پێکاتەیە لە واقع وەکو فیلمی سەگی ئاندۆلۆسی فیلمەکەی بۆ نۆئێل کە نەگەڵ سالڤادۆر دالی دروستیان کرد لەم ستایلە تۆ ئیتر پێکاتەیەکن نییە ناتوانم بتخەمە ناو فۆرمێکی کلاسیک یا فۆرمی مۆدێرن تۆ دژ بەتەوای فۆرمەکانی وە هەوڵ دەدەی بۆ دڵی خۆت وە فۆرمێک کە فۆرمی تاکە کەسیەوە فۆرمی خۆتە لە واقع و فۆرمە لەوێنەدا ئەڕژێنی یعنی ئەمە شێوازێکی پێکاتێک لە ئەو شتێکە زیاتر باسی لەکرێ من بۆ یەکتم دژ بە ساختاری پێکاتەی لە واقع سێپەردەیی لایەنگرانی 5 پەردەیی زۆرتر سینەما بەم 5 دانە دابەش ئەکەن ینی جێڕانەوەی درێژایی فیلمت کۆی فیلمەکە لەم 5 ئەڵیان بێ ئەم 5 تیاپێ یەکی دەستپێکە دووەم شێبەرچەیە دەرگیریە شێبەرچەیەک دروست بووە لە بین کەس نەگەڵ ئەو گرەیە کە لە ناو فیلمەکە هەیە دووەم ئەوجا ئەو شوێنەیە کە فیلمەکە ئەگاتە لووتکە بڵێن لووتکە لە واقع کە لەوێنە کەسایەتیەکەمان تووشی ئاڵوگۆڕە بێ ئاڵوگۆڕی بەسەرهاتێت وە دوای ئەو ڕووداوە دوای ئەو ئاڵوگۆڕە ڕووداوێکی بەسەرادەیە کە لە کۆتایی ئاڵێن نەتیجەگیریە یا ئەو شتێکە ئیتر کۆکردنەوەی تەواوی فیلمەکە هەر بۆیە وەختی تۆ جێڕانەوە ئەکەی ئەبێ ئەم پێکاتانە لە بەرچاوکری ئەمانەی کە من باسم کرد بەڵام خودی جێڕانەوەکە ئەتوانێت چەندانە فۆرم بێت یا تۆ خێڵی ئەی جێڕیانی دەستپێک ناوەند کۆتایی ئەمە هێڵە ئەمە شێوازێکترمان هەیە دایرەیە خڕا تۆ لە شوێنێک ئەو فیلم دەستپێکەی کە کۆتایی فیلمەم هێنێتەوە ئەو شوێنە یا پێکاتەکەمان ئیپیزۆدیکە کە من باسم کرد پێشتر کە چۆناو چۆنە کۆت تەواو ئەبێت دەنگێتر لەسەر نوێ دەست پێکات یا ئیستایە ینی ڕاوەستاوە و تۆ زۆر ناباتە پێشێ وەکو قاوەسی گاچای هینەکەی جیمجاموش ئەنی لە واقعات حتا ئەو شێوازەی نوری زستانی جۆرێک ئیستایە تەک پەردەی ئێمە زۆر ناباتە پێش لە شوێنێکە خەریکە بابەتێک بۆ ئێمە ژێرەتەوە زیاتر ئایدیایە زیاتر بیرکردنەوەکان بۆ ئێمە ئەوێ ئەو بیرە فلسەفیانە بە ئێمە بکەین ئێستا کە پێکاتەکانمانزانی باشتر وایە بڕۆین ئەو بابەتانەی کە لە یەک سناریوە گرینگە ئێمە بیزانین و باز لەوانە بکەین یەکەمیان دەستپێکی فیلمە ئەرستوو بە دروستی ئەڵێ فیلم لەو شوێنە یا ئەو ناڵێ فیلم چون سەردەمی ئەو فیلم نەبوو ئەڵەی جێڕانەوە لەو شوێنەوە دەست پێ ئەکات کە پێش ئەوی بۆ ئێمە ئیتر گرنگ نییە ئەو زۆر گرینگە ئەنی زۆر کەسەیە کێشەی بەکستۆریە ئەنی ئەڵێ دەی ئەو کابرا بەیانی خەوتووە دەی بابم لە شەوەکەوێ بیژێرمەوە نا لە بەیانیەکەوە کە هەستاوە ئەگەر بۆ تۆ گرینگە لێەوە دەست پێ ئەگەر لە شەوەکەیەوە دەستپێکی ئەو جێڕانەوەی تۆیە بێ بڕێ لە شەوەکەەوە بیژەڕیەوە پس ناتوانین لە بەیانیەکەوە دەست پێ بکەی هەر بۆیە پێش ئەوی بۆ ئێمە گرنگ نییە ئێستا کە ئەمەمانزانی ئەمە لە نزەگرن دەستپێکی فیلم ئەبێت ئەو پانتایە بێت
کە وەکو زەویەکی کشاوەرزی جووت کرابێت ئاو درابێ و ئامادەی ڕووداوەکان لەوێ ڕووبدا. ئێمە جووتکردن و شەخرەکێشان و ئاوداین و ئەوانەی زەویەکە بەلای ئێمەوە گرنگ نییە، لەوێوە گرنگە کە زەویەکەەوە ئاودراوە. ینی سناریۆ لەوێەوە بێدەست پێ بکرێت کە ئێمە هاتووینەتە ناو، ینی زەوی ئامادەیە بۆ ئەمەی کە ئێمە بڕۆینە ناو بابەتەکە. دوای ئەو ئێستا توویەک وەک جنین وەکو مناڵێک بە ناو سناریۆ ئایدیا دروست بووە. ئەبێت چ شتێک ڕەچاو بکەین کە ئەم سناریۆ دروست بڕاتە پێشێ. یەکەمیان شوێنە. ئێستا پێم بە لەسەر شوێن قسە بکەین کە دوایی من شاید ئەگەر کات بوو بگەڕینەوە سەر ئەم بابەتەش. شوێن ئەو جێگایەیە کە ڕووداوەکان لەوێ ڕوو ئەدات. هەرچی شوێنەکەی تۆ جیاواز بێت ئەبێ ڕووداوەکان و کەسایەتیە کە لەوێنە ئاسوو کەوتەکات و ئەڕۆی لەوێنە دای ئەنیە بێ جیاواز بێت. ئەمە زۆر گرنگە. یعنی کەسایەتی تۆ ئەبێت تا بە پێوە بۆ ئەو شوێنەی کە هەڵی ئەبژێری ئەبێت دروست هەڵبژارد بێت. هەر بۆیە بێڵم بە دوو دانە بابەت باسکەن. یەکەمیان کانتە. کانت لەسەر ئەو بابەتە بوو کە شوێن کۆنێشەکان یا ئەو شتەی کە ئێمە هەڵس و کەوتەکانی ئێمە شوێن دابینی ئەکات. ئەمە ئەگەر دروست بێت کە دروستیشە لە عەزێکەوە ئەمەی کە تۆ کاتێک نەخۆشخانەیەکە دروست کردووە و سناریۆکە لەسەر نێو نەخۆشخانەیە ئەبێ ئەو مەشەدەی تۆ باس لە نەخۆشی و لە دەرمان و لەم شتانەی ئەمانە بکە. هەر بۆیە شوێن خەریکە بە تۆ ئەڵێ چی بنووسە بۆ ئەم ئینەی من. بەڵام ستایلێکی دیکە هەیە کە هایدیگەریەوە پتێبروک لە کتێبی پانتای چۆڵ لەوێدا ئەمە باسەکە. ئەمە خۆ خەریکم نێو کتێبەکان لە فارسیەوە لە ژێرمەوەگە هەڵە بوو، هیوادارم هاوڕێیان ڕاستی کەنەوە. ئەو لەسەر ئەم باوەڕەیە کە خۆمان یعنی هەڵسوکەوتی کەسە کە بە شوێنەکان ئەبێت مانا بدات. ئەمیش دروستە وەکو فیلمی داگڤیل. شوێنەکان شوێنێک نین مانایی ببێت. هەر بۆیە هەڵسوکەوتەکانن کە بەو شوێنانە مانادان. هەر بۆیە بێن بە ئەمە ڕوونکەمەوە کە چۆناوچۆنایی هەردووکی چۆن دروستە. یەکەمیان ئەمەیە کە تۆ دیزاینە دروست لە سناریۆکە کردوە یا لە فیلمەکە خەریکیەکەی بە پێی ئەو دیزاینەی کە زۆر بەرچاو خەریکی دەری ئەخەی و تەوسیفەکەی ئەبێ هەڵسوکەوتیش بۆ ئەوێ بێ. بەڵام شوێنمان هەیە شوێنێکی ڕەشوڕوت و چۆڵە و دیزاینێکی قرست بۆی نەکردووە، مینیماڵە. هەر بۆیە بۆ ئەمە ئەبێ هەڵسوکەوت و دیالۆگ و حیوارێک کە تۆ ئەینووسی و ڕووداوێک کە خەریکی بۆ کەسایەتیەکانی دابینەکەی ئەبێ شوێنیشی تیا ئەبێ بیرت لەمە کردبێتەوە کە شوێنیش بە من بناسێنی. یعنی لە ناو حیوارەکانیە ئەو نەزرینگانەیە لە هەڵسوکەوتەکانیە ئەو نەزرینگانە دابینت کردووە لە سناریۆکە کە بینەر بزانە شوێنەکە چیە. مادام شوێن چۆڵ و هۆڵ و ڕوت و هیچی پێوە نییە کە بینەر نازانێت توانێت هەر بینایەک بێت، بەڵام لە ڕووداوەکەی تۆ ئابێ دەرکەوێت. هەر بۆیە ئەم دوودانە ئەبێ هەمیشە ڕەچاو بگرن کە چۆن کەسایەتی شوێن ئەتوانێت لەسەر کەسایەتی تاسیری بێەوە بە پێچەوانش. دووەمیان ڕووداوە. ئەنی کاتی ئایدیاتەیە ئێستا دوای ئەوەی کە شوێنەتەی ڕووداوەکانت چین. ڕووداو ئەبێت تاسیری بێ، ئەبێ کەسایەتی ئێمە ئاڵ و گۆڕ بەسەر کەسایەتی ئێمە بێنێ. بێن بە مثالێک بێنم، نمونەیەک. تۆ ناتوانانی ڕووداوێکی قرس بە وەڵامێکی چکولە پرسیار بدەیەوە. ئەگەر ڕووداوەکانت گەورەیە ئەمە زۆر گرینگە لە سناریۆ. تۆ ئەبێت هەر شتێک ئەدەی ببینە، هەر پرسیارێک لە ناو سناریۆ ئەبێ وەڵامێکیش بۆ قورسیە یا بۆ چکولەیە پێ بدەیتەوە. ئەگەر فیلمێکی شەڕ دروستەکەی و لە وەسەد شەڕە موشەکە سارۆخێک داویەتی لە سەنگەری شوێنێک
و تەپوتۆزێکی گەورە دروست بووە، ئاورێکی گەورە دروست بووە. ئەمە ڕووداوێکی گەورەیە. تۆ ناتوانی ئێستا دڵت نایە ئەم کەسە بکوژی، قارەمانە کوردە نابێ بمرێ لەم فیلمە بێ ڕایگرم. خۆ کاتێک گەچنە سەر نێو سەنگەرەکە بینن لە ناو تەپوتۆزەکە پێەکەنی، ئەڵێن چییە بۆ پێەکەنی؟ ئەڵێ هیچ نییە، ئەو پایی من وە مەسنوعی بوو، ئەوە پەڕیەنیا هیچم لێ ناتەوە، تۆزیشم هەر تۆزم لێ نیشتوە. ئەمە لە ناو فیلمێکی ئێرانیا بوو، لە سەر فیلمێکی کە لە سەبارەت بە شەڕی ئێران و عێراق دروستەکەن ئامە بوو. تۆ ناتەوێت کەسەکە بکوژی ئەو ساڕۆخەش مەدە لەو سەنگەرە، یعنی ڕووداو کە ڕوو ئەدا ئەبێ بە قورسایی ئەو ڕووداوە وەڵامت بۆ ئەو ڕووداوە ببێ. ئەگە دڵن نایەت کەسایەتی بکوژی، ئەگە دڵن نایە پاشان ئەو وڵامەی کە خودی سناریۆ بە توێداتەوە وەلی تۆ حەزی پێ ناکەی و ئەشزانی ئەمە دروستەکەیە بەڵام خەریکی چکۆلەی ئەکەیەوە حەزی کە بیسرەوە. جاری وایە ئەمە ڕووداوێکی زۆر قورسە بینەری ئێمە یا سناریۆ نووسی ئێمە لە واقع ناتوانێت کۆی کاتەوە. ئەڵێ دەی چی بکەم نازانم ئەمە چۆن حەزیشەکەم ببێت، دوایی ئەبینی لە پڕێکە قارەمانەکەی ئێمە یا کەسایەتی لە فیلمەکەی ئێمە لە خەودا عەچەڵەکەی وەی مازانینەوە خەوی دیوە. جۆرێک بینەر بە کەرزانینە خەجاڵەتم وەڵم، یعنی تۆ نەتوانیوە ئەو مەشەدا جێبکەیەوە لە فیلمەکەت، هیچ وەڵامێکت بۆ ئەو مەشەدە نییە، هاتووی بە شتێکی زۆر بەسیت و شتێکی زۆر بێمانە خەریکی ئەی بەسیەوە. هەر بۆیە ڕوودا و ئەگەر ڕوو ئەدا لە فیلم ئەبێ هەر بۆ ئاسە ئەبێت وەڵامت بۆی ببێت. بۆت نییە یا دڵم نایێت ئەو وەڵامە بدەوە بیسڕەوە مەشەدە بسڕۆمە لێ. هەر بۆیە دووەمین شت بەلای ئێمەوە ڕووداوە، کە ڕووداو ئەبێت کەسایەتی ئێمە لێرا هەڵی گرێبی باتە ئێرانە ئەبێ ئاڵۆ گۆڕی بەسەدا بێنە. هەرچیان من یەکەکەم بەجێهێشت یەک کەسایەتی بوو بۆیە لە بین دووسێکە مامەوە یەکەم کەسایەتیە. بێن بە ئەمە باسکەین کەسایەتی شەیە. ئێمە سێ شتمان هەیە، من نازانم وشە کوردیەکەی چیان بۆ داناوە، هەرچەند من وشەی فارسیەکەی شاید بڵێم بەڵام کوردیەکەش بەکار بم، هیوادارم هەر کەس ڕاستی کاتەوە بۆ من. ئێمە شتێکمان بنەوێ پراپ گیان لەبەر نییە. تۆ لە ناو چیرۆکەکەتا وەکو کەسایەتیەک لەسەر کەرەستەکان لەواقع کەرەستەیەک وەکو کەسایەتی لە ناو فیلمەکەتا دایئەنی هەڵسو کەوتەکە، ئەتوانێت شەمچە بێ، ئەتوانێت پوتێک ڕۆم بێ، ئەتوانێت بووکە شوشەیەک بێت. بەماڵێن پراپ. دوای ئەوە شتێکمانەیە بنەوەی تیپ چییە؟ تیپ هەر کاراکتێرە، کەسایەتیە لە ناو فیلمەکە یا کاراکتێرەکە بۆ ئێمە، بەڵام یا ئەمە بزان یا پێشتر ئێمە بینیمانە لە فیلمەکانی دیکە یا نمونەی ئەمە لە ناو کۆمەڵگاشە هەیە، یعنی ئێمە لە ناو فیلمەکە کە ئەیبینین ئەی ناسین. هەر بۆیە وەختێک ئێمە ئەڵێن تیپیکاڵی سینەمای کوردی دروست بووە، مەبەستمان ئەمەیە کە بە جلو و بەرگ و بە حیوار و بە هەڵس و کەوتی کەسایەتی ناو فیلمە کوردیەکان تیپیکاڵی سینەمای کوردی دروست بووە. تۆ فیلمێکی هێندی ئەبینی بێ ئەوەی کە حیوارەکە بیسێرەی تەلەڤیزیۆنەکە ڕۆشنەکەی تیپیکاڵی سینەمای هێندی ئەبینی ئەی ناسی. هەر بۆیە تیپ کەسێکە کە ئێمە ئەی ناسین و لە دەرەوە دیومانەیە لە فیلمە پێشوەکانە یا لە چیرۆک و ڕۆمانە پێشتر ئەم کاراکتێرە یا کەسایەتی بە ئێمە ناسراوە. پاشان ئێمە شتێکمان هەیە بە ناوی کەسایەتی. من ئالێرانە تۆزێک وشەم بۆی نییە، نازانم شاید وشەیان بۆی دانابێت، لە فارسا پێڵەن شەخسیەت. کەسێکە کە تۆ جیاواز دادڕژاندووە لە فیلمەکەدا، پێشتر نەمدیوە و لە دەریشەوە نیبوونی نییە. من ئەگەڕێمەوە سەر ئەم بابەتە، چون ئەم بابەتی کەسایەتی یا کاراکتێرە بۆ ئێمە گرینگە کە چۆن ئەتوانین داڕژێنین و پێوەرەکانمان چیە لە ناو فیلمە کە چۆن ئەمانە بناسێنین. من ئەگەڕێمەوە سەر ئەم بابەتە. ئێستا گەیشتینە بابەتی چوارۆم، ئەندیشە، بیرکردنەوە. من ئەمەوێ بیرێک بخەمە ناو فیلمەکەم، من ئەمەوێ قسەیەکی فەلسەفی بکەم، کارل مارکسم خوێندوێتەوە حەزەکەم ناو فیلمەکەمە بێت. هەرچەند سام ئیسماعیلی لەسەر ئەم ڕایەیە کە ئەمەیەکێ لە تایبەتمەندیەکانی نووسینی سناریۆیە، بەڵام من 100% دژین.
تۆ ئەگەتەوێ قسەیەکی تیۆری بکەی بیکە بە کتێب بینووسە بیکە بە وتار. سینەما جیهانی جێڕاننەوەکانە یا ئەو نەزرینگ هەی جۆرێک داینی کە من نەزانم ئەمە قسەی فەلسەفیت خەریکی ئان قەسەی خێتە ناو فیلمەکە. ئەمە زۆر گرینگە کە منی بینەر هیلاک نەکەی بە قسەهای تیۆریە کە خۆت باوەڕت بەوەیە. بینەر حەزەکات جیهانێکی فیلمیک ببینێ، هەر بۆیە ئەوەی بۆ دروستکە. دوای ئەو موقعیەتەکانە، یعنی ئەو پەیوەندی بینی کەسایەتی ناو فیلمەکاندا، ئەمە ژنیەتی، ئەمە برایەتی، ئەمە کوڕیەتی، و ئێستا ئەمەگەر باوکە باوک چۆن باوکێکە وەکو کەسایەتی ناساندومانە، ئێستا ئەمەوە باوکە هەسوکەوتی لەگەڵ کوڕەکەی چۆنە، پەیوەندیەکەی چۆنە، پەیوەندیە باوکەکە لەگەڵ ڕئیسی فەرمانگەکە چۆنە، و ئەمانە وەختێک تۆ ئەمانەت لە واقع ئەو پەیوەندیانت بە دروستی داڕژان، اینجا ئەزانی لە چوار چێ ئەتوانێت بێ بۆ یارمەتی و لە چوار چێ ئەتوانێت بەربەستی بۆ دروستکە. شەشمین دانا زانیاریە. تۆ ئەتەوێت فیلمەکەت گرێبێ بە زانیاریەکی کۆمەڵایەتی، زانیاریەکی دەرەوە. ئەمە جیایە لەو ئیدۆلۆژیانە. تۆ ئەتەوێت لە ناو فیلمەکە تا زانیاریە لەسەر مزگەوت بدەیت، ئەتەوێت زانیاریەک لەسەر هەڵسوکەوتی ئەیزەدیەکان بدەیت لە لالەش، هەر بۆیە دێی مەکانەکەی هەڵەبژێری بەشێک لەو شتەژە خیتە ناو فیلمەکەت کە فیلمەکەم ڕووداوە، ینی کچەکە دەرچووە چووە بۆ لالەش، ئێستا کەسێک کە بەدوایە چووە، واتەوێت زانیاریەکی سەبارەت بەو بابەتە کۆمەڵایەتی یا نەواقع چۆن بڵێم هەم کۆمەڵایەتی ئەتوانێت بێت هەم زانیاری دەرەوە لە کۆمەڵگا و زانیاریەکی دەرەکی. ئێستا وتمان بابینە سەر ئەم بابەتەی کە ئەگەر ساختارەکە سێپەردەیی بوو چۆن بزانم لە چوار بێ پەردەی ڕوو بدات. من یەکێ لەو بابەتانەی کە سەیدفیڵ باسی ئەکات، ئەمە یەکە لە لاپەڕەی سیە لە یەک تاسی ئەبێت دەستپێکە کەسایەتی بناسم، شوێن بناسم، هەموو بابەتانە بێ لەوێنە هەمووی بۆ بینەر ئامادەکەم. اینجا لە لاپەڕەی سیە عەتفێک ڕوو بدات 6 لاپەڕەی دوای ئەو، یعنی تا لاپەڕەی نۆ ناوەندی فیلمە بەشی ناوەڕاستی فیلمە پەردەی دووە کە لەوێنە لەواقع کێشمەکێش و دەرگیریەکان و ئەمانە لەوێ دروستە بێت، و لە دواییە لە 30 لاپەڕەی کۆتایی کە ئەگە لە 130 لاپەڕە بیرکەینەوە، چون بڵێن 130 لاپەڕەی ئاوادا بەشکراوە کە گرێکان ئەکرێت و لە کۆتایە. یعنی وتمان لە پەردەی یەکەم کەسایەتی فەرزیەکان وەکو مەسئلەکان کە ئەمانەوێت دروستکەین، ینی فەرزیە دراماتیک وەکو پرسێ وەک کێشێ وەک گرێک ئەبێ لەوێ دروست بکرێ، و داستان ئەبێ لەوێنە خۆی دەرخات، و ینی چوارچێوەکە بۆ ئێمە دەرکەوێت. تۆ ناتوانی لە ئەوڵی فیلمەوە فیلمێکی نیۆڕالیستی بۆ من دەست پێ بکەی بۆ نووسین، اینجا لە کۆتایی فیلمە لە پەردەی دووە ما بیکەیتە فیلمێکی کاڕگایی لە پەردەی کۆتاییە بیکەبێت. یەک ستایل بۆ من هەڵبژێرە لە ئەستەسبێکی فیلم لە 30 لاپەڕەی ئەوڵە ئەو شتێکە لە 30 لاپەڕەی ئەوڵە بۆ منێ نووسی، ئەمە یعنی فیلمەکەت ئەبێ فیلم بەپێ ئەو ستایلە بڕواتە پێشی. لە پەردەی یەکەمان پرسیارانە زۆر، پەردەی یەک زۆر بۆ ئێمە گریکە، چون دەستپێک بۆ ئێمە کوتم ئەبێت ئەو شوێنە بێت کە پێشکی بۆ من پێشەکی ئەو بۆ من گرنگ نییە، هەر بۆ ئەو سێدانە یەک دوو پرسیارتان لە بینەچێت. یەکەم کەسایەتیەکەمان چییە؟ لە دەستپێکی فیلمە کەسایەتی بۆ من دەرخات. دوو چیرۆکەکە سەبارەت بە چییە؟ ئەمە بێ لە پەردەی یەکەما بە من بڵێ. سێ ئەو شەرایەت و ئەو شتانەی کە بە دەوری ڕووداوەکەوە هەن ئەمانە چین؟ خب کەسایەتیەکەمان ئەمیرە، چیرۆک سەبارەت بەوەیە کە مەسا ئەمیر شێرپەنجەیە. خب سووەمیان شەرایەتەکەی دەوروبەری چییە؟ ئەمیر کەسێکە تەنیا کەوتووە، برادەری نییە و کەس نییە بێت بەهانایە و لە گۆشەی ماڵ کەوتووە. ئەمە شەرایەتەکانە، ئەبێ ئەمە لە دەستپێکی فیلم ئەمانە
با من بکترێت لە پەردەی دووە شەڕ لەسەر ئەمەیە کە کەسایەتی ئێمە بەسەر کێشەکانی بەسەر ئەو شتانەی کە دێتە بەردەسی ئەبێ بیباتەوە کە لە کۆتاییە هەموو شتێک بردوویێتەوە بۆ ئێمە تەواو. ئێستا بابەتێکی کە من بیکەمەوە کە بینە تناو سناریۆ هێندێک وردەکاری باسکەم و ئیتر ئەوە سەردانەیەشێنی. یەکەمیان ئەنگیزەیە یا هاندان. یەک شتت پێ بڵم کەسایەتی ئێمە شتێک بێهانەی بدات حاڵەکەتکە خۆ ناکرێ هەروە لە خۆڕە بەیانی حەسکە بڕات ئیشێ بکە ئەبێ شتێک ببێ کە هانی بدا بۆ کارێ. هەر بۆیە چوار شێوازی هاندانمان هەیە. یا ڕیالیتەیە واقعیە ینی ڕووداوێک ڕوویداوە ئێستا ئەم کەسە بووەتە هاندانی ئەو ڕووداوە ڕووداوێکی واقعیە ینی لە دەریشەوە هەر ئەمە ڕووەدا و لە دەرەوە ئەگەر فیلمیش نەبێ ئەگەر ئەو ڕووداوە ڕوودا ئەو هەر ئەو هەڵسو و کەوتاکە هەر ئەو هانەی پێدا کە لێرانە لە نێو فیلمەکەش من ئەمانوس ئەگە بۆ مەلەرزە بێت بنەماڵەیەک لە ناو ماڵەکە دەرئەچن ڕائەکە نەچنە دەرەوە ئەمە ڕەعالیتەیە ئەمە ئێمە پێشتر دیومانە ئەترسێ واقعی ئەمە هاندانێکی ڕیالیتەیە. دووەمینیان هاندانێکی هونەریە. تۆ لە ناو فیلمەکەتە هاندانێ شتێکی هونەری تایبەتی بۆ ئەم هاندانەدا ئەڕژێنی. لە چیرۆکێکی ئیتالۆ کالڤینۆ هەیە دەستپێکی چیرۆکەیە ماڵێ ئەڵێ کاتێ خەریک بووم بە دوربینەکەم بە ئەوەی چاو لە تلسکۆپی پێڵەنچی سەیری جیهانی دەرەوەمە کرد سەیری سەیارەکانی دەرەوەمە کرد لە پڕێکە بینیم لاپەڕەیە تابلۆیە گراوە بە دەستیەوە شتێک نووسراوە دیتم و من بۆم بوو بە پرسیار کە 200 ساڵ لەوە پێش من چیم کردووەکە مەدیوێتی چون 200 ساڵی پێچێتە ئەو سەیارە ئیشەکەی من ببین. ئەمە هۆنەریە ئەمە هاندانێکی هۆنەریە کە تۆ ئەباتە ناو چیرۆکە. یا لە ناو فیلمێکە هەرەوەی کە لە دەستپێکەوە لە ئایدیا کەوتمان کەسێکە لە سێدارە ئادرێت سەری چکولای بێتەوە ناقمرێت. ئێستا حاکم هانەدا جۆرێکی کە بیکوژێ ئەمە هۆنەریە. سێومینی ژانریکە یعنی ئێمە پێشتر دیمانە لە ژانەکانی تر یعنی وەختێ تۆ فیلمێکی هۆنەریە بینی ئەگەر ژنێکی تایەوە ژنەکە ئیشوە و کریشمەتێت و ژنەکە خەریکە پلیسە یا کاڕاگە ئەوەی کە کارەگای خصوصی لە واقع بەلا ڕێعابات و ئیسلام پێڵەن شخصێتێکی فەمفتاڵی هەیە تویتە ناپرسی ئەم شخصیەتە چیە ئەم کەسایەتی چیە بۆچی ئاوا دایڕژاندوە ئەمە ژانریکە ئەمە لە ژانری نوارە هەیە. کاتێک تۆ فیلمی وێستێرن نەبینی و کەسەکە بە پێڵاوەکەیەوە شتێک چرخێکی هەیە ئەوە بە پشت پێڵاوەکەیتە ناپرسی ئەمە بە پشت پێڵاوەکەیەوە بۆچی ئەمە دانم چون ژانری وێستێرن ئەمەیە. هەر بۆیە هاندانی سووەمان هاندانی ژانریکە. چوارمی وە کۆتایین هاندانی ناودەقیە. هاندانی ناودەقی یعنی چی؟ یعنی تۆ فیلمەکەت یا سناریۆکەت گرێت داوە بە سناریۆیەکی دیکە یا چیرۆکێکی دیکە یا بابەتێکی هۆنەری دەرەوە یا بابەتێکی ئەتوانیت ئاینیش بێت. وەکو چی؟ وەکو من کەسێکم هەیە سواری بەلەمێکە لە ناو زریایە بەس ناتوانێت بگاتەوە ژن و مناڵەکەی. هەر بۆیە ئەم کەسە ئێمە ئەزانێمە ئۆدیسەیە ئەمە هاندانێکی ئۆدیسەیە و زۆر یەک لە بابەتەکانی دیکە یا وەکو بڵێ لە پڕێکا دەنکێکە ڕوا دەبینی چێوێک سوتاوە خێڵێک ئەڕۆن بەرەو جگایەک چێوێکی سوتاوە ئەبینن و دەسەکن بە ماچکردن و بە بۆنکردنی ئەم چێوە ئیتر تۆ ناپرسی ئەمە یا نایە لە ناو فیلمەکە تا باسی بکەی کەمە بۆچی ئەم چێوە بان کە ناوە چیرۆکەکەی موسەیە. هەر بۆیە بەشێکی بەینامەتنیەتە یعنی دەروون ناودەقیە یعنی پەیوەندی هەیە لەگەڵ
دقە پێشوەکانی کێ ئێمە دیمەنە فیلمهای پۆست مۆدرن زۆرترین کەڵک لەم شێوازە وەرئەگرن. ئێستا کە ئەمانەمانزانی دوایی بین باز لەمە بکەین کە کەسایەتی ئەسن ناو فیلمە کەسایەتی ئێمە لەگەڵ چ شتێکە بێت کێشەی ببێت کە چیرۆک حرەکە دەست پێ بکە. ئەو ئێمە پێشتر باسمان کرد مانە بێ حرەکە دەست پێ بکە بێت کەسایەتی ئێمە دژایەتیەکی هەیە کە لە ڕابردوویە یا لە ئێستای ئەوێ ئەمە چارەسەر بکە. چواردانە ئەسڵیمان هەیە. یەک قارەمان لەگەڵ دژە قارەمان لەگەڵ دژە قارەمان نێکەیە کێشە هەیە وەکو فیلمهای هۆنگ کۆنگی وەکو هەندێک لە فیلمهای پۆلیسیە کە دەنکێک پۆلیسە و دەنکێک مادەی هۆشبەر فرۆشە کە لەگەڵ یەک دەستپێکی فیلمۆ لەگەڵ یەک کێشەیە. دووەمیان لەگەڵ شوێن لەگەڵ ئەو جۆغرافیایە لەگەڵ ئەو محیتەی کە لە ناوی ئاژین لەگەڵ هاوسایان لەگەڵ ماڵێک کە تایەتی ماڵەکە چکولەیە حەزی پێ ناکا لەگەڵ کۆمەلگای هونەری شارەکە لەگەڵ بیر نەکردنەوەی خەڵکەکەی ناو شارەکەەوەی هەریەک لە ئەم بابەتانە. سووەمینیان کەسایەتی ئێمان لەگەڵ ڕووداوهای سروشتی کێشە پێیاکە لە فیلمەکە. فیلمێکی بۆمە لەرزەیە فیلمێکە لافاو هاتووە فیلمێکە هەرەس هاتووە دەیەکی بردووەتە ژێ هەرەسەوە ئێستا خەڵکیانەوێ ئەم هەرەسە لابنەوە خەڵکی ناو دێکە ڕزگارکن بۆمە لەرزە هاتووە ئەیانەوێت لەنێو بۆمە لەرزە خەڵک ڕزگارکن. چوارمین دانەشێوە کەسایەتی لەگەڵ خۆی کێشە هەیە. جۆرێکم ستایلە ستایلێکی دەرووناسانەیە کەسایەتی ئێمە لەگەڵ خۆی کێشەی هەیە. جاری وایە هەڵسو کەوتەکانی یا قسە هەیەکەکە کە خۆی لی پەشیمانە بێتەوە یا خۆی هەڵا ئەکات وەکو فیلمی ئەگەر شتبام نەکردوێ پەنجێرەی عەقەبی یا پەنجێرەی دواوەی کە ئەو ئەکتەرە بازی تیاکات جانی تێب تایە بازیەکە خۆی هەم خۆی قاتڵە هەم خۆی ئەوێت ئەوانی کە ینی قاتڵەکەش یا بکوژەکە ببینێتەوە. ئەمانە ئەو چوار دانە شێوازی دژایەتی ئەسڵین. چوار دانە دژایەتی فەرعیشمان هەیە ینی بەجیا لەمانە باسیەکەین. یەکەم دژایەتی هەڵسو و کەوت یا ڕەفتاری کەسایەتیەکمانەیە جیاواز هەڵسو و کەوتەکە لەگەڵ ماڵەوە لەگەڵ لەم قوتابخانە جیاوازە لەگەڵ کچەکان و لەگەڵ کوڕەکانی دیکە. ئەمە دژایەتیەکە ئەمانە زۆر کورتن ئەمە ناتوانن لەس یەک دانە ساپلۆتی چکۆلا لە یەک دانە مەشەدا ئەمانە دەرخێن و وەکۆم دژایەتیانە بمانەوێت ڕوونی بکەینەوە. دوای ئەو دژایەتی بیرروڕایە ینی خۆی لەگەڵ بیرکردنەوەی خۆی وەکو چۆن بڵێم وەکو بیرێک سەبارەت بە شارێکەیەتی وەکو ئایدیۆلۆژیایەکە هەیەی وەکو دینێک هەیەی نەگەڵ ئەمانە خۆی دەرگیرە ینی بۆتە بە کێشەیەکە لە ناو مێشکیا لە ناو چیرۆکەکە کە وەکو دژایەتیەکی فەرعی ئێمە باز لە مەشەکەین ئەتوانێت ببێت. سووەمین دانا دژایەتی یا قارەمان دژایەتی دەرووناسانەی هەیە. ئەمە جیایە لە هەڵسو و کەوتیەکەی دەرووناسی لە پڕێکە دەستی لە خۆڕات زلاوەشێنێ نازانم لە پڕێکە شەو لە خەودا ئەچەڵەکێت و تاوی ماڵەوەی هین کردووە. ئەمانە ئەتوانێت دژایەتی هەیەکی لەواقع فەرعی بێت کە لە ناو سناریۆکە ئێمە داژێمە لە کۆتاییە دژایەتیەکی جسمانیە یا لەشە پشەلە نازانم چاوێکی جوان نابین یا زوانی ئەیگرێت. ئەم دژایەتیانە کە تۆدانی هەرچەند کەسایەتی ئەمە فەرعە ئەوانی کە ئەسڵین کەسایەتیکەی وێ ئەوانە ڕاست کاتەوە بەڵام ئەمانە چی ئەکەن ئەمانە کەسەکەی ئێمە دوور ئەخەنەوە لەوەی کە ئەو حەلی کات هەر بۆیە بێ ئەم وەکو بەشێک حەڵی کات یا قبوڵی کات کە بەسەر ئەمە زاڵ بوو ئینجا ئەتوانێت ئەوی کە بگەێنێتە کۆتایی.
بێن بە باسی کەسایەتی بکەین دوای ئەو باسی حیوارەکەم و زۆر کاتان ناگرم چون نەزانم تر لەمە زیاتر سەرێشەیە. وتمان کەسایەتیمانەیە تیپمانەیە پراپمان هەیە ئەمانە کەسایەتی ئێمەن و ئەنواعی کەسایەتی لە ناو چیرۆکەکەی ئێمە هەیە یا ڕاویە ینی کەسێک کە شتەکە ئەجێڕێتەوە لە زاری ئێمەوە ئەو ئەی بیستین یا قارەمانە کە خەریکە ڕووداوەکە بە پێی ئەو خەریکە چیرۆکەکە چێتە پێشەوە. یەک شتان نەبی نەچێت لە فیلمهایە کە تابەی قارەمانە ئێمە نابێت زۆرتر لە قارەمان بزانین بەڵام لەوەی کە چیرۆکە ینی ناوەڕۆک محوەرە یا لەویکەیانە کەسایەتیژە بێ بەقەد ئێمە لە شتەکە بزانن بەڵام مادام ئەوەی کە تۆ چیرۆکەکە وەکو سەفەرێک ئەمانەوەی لەگەڵ قارەمان بڕۆینە بێ بەقەد قارەمانیش بینەر شتی لێ بزانن زیاتر لەو نابێت ئێمە دادە بدەین یا دەیتا بدەین بەدەست بینەوە. کەسایەتی دیکەمان دژە قارەمانە ئەوە سێ. چوار ئیستایە کەسێکە کە هەیە بەڵام زۆر لە چیرۆکی ئێمە هاانێک بە چیرۆکی ئێمە نادا زۆر ئاڵگۆڕ بەسەر چیرۆکمانە نایێنێ بەڵام هەیە وەکو بەشێک لە ناو چیرۆکەکەی ئێمە. سووەمینیان چوارمینیان کەسایەتیەکی پویایە کەسێکە کە هەیە ئەتوانێت بیرروڕا بدا ئەتوانی یارمەتی بدا ئەتوانێت کەسێکە کە هاندەرە و یا یارمەتی ئەدات و کومەکەکە بۆیە پێڵن کەسایەتی پویای لە فارسیا پێڵێن. و مەچوارمان پێنجمان وت. شەش کەسایەتی دژە متەزادە. حەوت مکەملە. هەشت فەرعیە. ئێستا چیاڵێ ئەمانە چین؟ متەزاد کەسێکە کە دژایەتی ژایەت زۆر نەکات بەڵام هەر ئەوەی کە لە بیرروڕای غەڵەتە دات هەر ئەوەی کە دژ بە کەسایەتیەکەی ئێمە ڕاوەسە شاید دەتوانێت بەردیتیان نەکات بەڵام هەر ئەو دژایەتیە ئەتوانێت کەسایەتی ئێمە بەلەو قارەمان بەرەو لا ڕێە ببایە هەر شتێک. دوای ئەو مکەملە کەسێک کە دێت یارمەتی ئەدات و وەکو یارمەتی بە چیرۆکی ئێمە ئیزافا بێوە دێت کەسایەتی ئێمە لە شوێنهایەک دێت یارمەتی ئەداوە تەکمیلی ئەکات چیرۆکەکەی ئێمە و لە کۆتاییشە کەسایەتی فەرعیەکە. کەسایەتی فەرعی کەسایەتیەکە وەکو دوکاندارێک وەکو هین کە لەگەڵ کەسایەتی ئێمە دێتە پێشەوە و ئەتوانێت لە یەک شوێنهایەکە بێتە ناو چیرۆک و لە شوێنهایەکە نەبێت. بەڵام ئێستا تامەمانزانی دوو شێواز کە ئێمە کەسایەتیەکەمان لە ناو چیرۆکە دەربخەین هەیە یا ڕاستەوخۆیە یا ناڕاستەوخۆی. ڕاستەوخۆیەوە بە حیوار بێڵم وڵاکە علی کابرایەکی زۆر باشە و پیاوێکی زۆر ماقوڵ و ئەوەیە یا بێژەری ئێمە وەکو بەشێک لە چیرۆکە لە ئەوەی فیلمەکە بێت ئەمە بجێڕێتەوە کە کەسێکەیە لە ناو فیلمەکە علی پیاوێکی محتەرەمە بەڵام کێشەیەکی خەریکە ئەی ناسێت. شێوەی دیکەی شێوەی ناڕاستەوخۆیە یا لە حیواری دوو کەسا باسی ئەکرێ ئەڵێ زانی علی لەو ڕۆژەوە دایکی مردووە حاڵی باش نیە توانشە خەریکم ناڕاستەوە خۆشتایەک لە سەبات بە علیەڵم یانا بە هەڵسو کەوتی یانا بە شوێ ئەمانە هەمووی هەیە. ماڵێک کە تایەژی من باسم کرد مەکان یا ئەو شوێنەی کە تایەژی ئەتوانێت کەسایەتی ئێمە پێ بناسێنێت ئەتوانێت ڕوودا و کە زۆر گرینگە ڕووداوێک کە ڕووە داوا و کەسە ئێمە تابێ ئەم ڕووداوە ئەناسێنرێت. ئێستا کە ئەمانەمانزانی بێن با من باسێک بکەمەوە تا ئەوەی کە بچمە سەر حیوار و نامەوێتە زیاتر لەمە کاتیەوە بکەم. کەسایەتی یا ڕوودا و تماشاکەن ئەرستو یەکدانە باسەکاتەوە ئەڵێ کەسایەتی چییە؟ ئەڵێ کەسایەتی ئەبێ ئەم سێدانە تێپەڕکە. یەکەم یەک پارچەی زەمەنی بێ ینی زەمەن لە دایکبوونی تا مردنی ئودیب. یەک پارچەی شوێنی ببێت ینی دەرکەوێت لە پڕێکە ئەلام لێرە دانیشتم لە پڕ پشتسرمە بگۆڕدرێ ببێتە پارکێ. سێ یەک پارچەی بابەتی هەبێت. ئەمە بەلای هینەوە ئاوا بووە. ئەگەر ئەمە کەسێک لە ناو ئەم کاتاگۆریا بێ لە ناو ئەمە داینی لە ناوم چیرۆکە بێتە کەسایەتی. بەڵام لە سەدەکانی 90 ئەمە سراوە ما خۆی من ناتوانین لە مردن لە دایکبوون و تا مردن دانین. من ئەزەکەم بەشێکی بڕاوە لە ژیانی ئەم کەسەدانم هەر بۆیە ئەمە نەما تا ئەمەی کە دەستپێکی مۆدێرنیسم دەست پێەکە. وەختی مۆدێرنیسم دێت ئەوە کەسایەتیەوە ئەمە کوتم جیاوازە چۆن دروستەکرێت.
یەکەمیان ئابسترەکان هێن ئاوانگاردەکانی بەرەی یەکەمی لەواقعڵێن ئاوانگاردهای بەرەی یەکەمی چیرۆک بوون ئەمانە زیاتر ئەدەبیات بوون هاتم بیریان لەمە کردەوە کوتێن یەکەمیان ئەمەیە هەڵسو کەوتێکی جیاوازی بێت بیرکردنەوەیەکی جیاوازی بێت وە لە عملێکی جیاوازیشی بێت ڕاستکۆلنیکۆف لە جنایەت و مکافاتە وایە ڕاستکۆلنیکۆف جۆرێک هەڵسو کەوتێکی جیاوازتری نەگەڵ خەڵکەکان هەیە بیرکردنەوەیەکی جیاوازی هەیە هەر بۆیە ئەمان کەسایەتیان بەو پێوەرە خەریک بوو ئەناسن بەڵام ستایلی دووەم کە دوای لە کافکا و ئەوانە زۆرتر سەر هەڵەدات شێوازێکی بەم شێوەیە کە ئەڵێ ئەندیشە یا بیرێکی جیاوازی هەیە و کەسەکە لە ناو جەهانە خیاڵی و بیرێکی جیاوازە خەریکە سەیرەکات وەکو چێ وەکو گریگۆر سامسا لە مەسخی کافکا وەکو ئێدوارد دەستقەیچی ئەمانە ئەو پێوە دوودانە شێوازە بوون کە دارژان بەڵام دوای ئەمە گۆڕدران ینی جۆرگەلێک ستایل هەیە دیکە هاتە ناوکار لە ناو چۆنیەتی کەسایەتی دروستکردن یەکەمیان ڕۆمانی نوێیەکان بوو کە دوای هاتنە ناو سینەماوە کە ئەلێن ڕێنە و ئەلێن ڕۆبگەریە و ناتالی ساروت و ماگرە دۆرەس و ئەمانە بوون ئەمانە وتیان باوە بەسەیتە قارەمانتان بردە کەسایەتیتان بردە سەر تەختی پادشاداتان نیشاند و جیاوازتان کرد لە کۆمەڵگە هەر بەشێکن لە کۆمەڵگە بۆیە ئەڵێن بۆ ئێمە کەسایەتی ئەو کەسانەیە ئەو کەسەیە ئەو کەسە جیاوازە و کەسەیە کە بەشێک بێت لە کۆمەڵگای خۆمان ئێستا کە ئەمانەمانزانی ئەمەتان لەبیر نەچێت جوانترین شێوازێک کە باسەکەش شێوازەکەی میلان کۆنترایە میلان کۆنترا بۆ دروستکردنی کەسایەتی ناوی ئەنێت تەوەقفگاهی ئیستگایە ئەو شوێنەی کە لە ناو دەقا ئێمە ڕاوەسین ئەڵێت بەشێک لە شوێنەکانی دەقتان جۆرێک داڕژێنن کە بینە تێیدا ڕاوەسێت و دادا و دەیتا وەرگێ وە زانیاری وەرگێ هەر بۆیە ئەڵێ ئەبێت تۆ لە ناو دەقا ئەمە دانی ناڕاستە خۆ کەسایەتیەکان ئالوێ نابێت دابین بکرێت جیاوازیەکانی ئەڵێت ئەو باسی کەسایەتی مادەمبواریە کات لە ڕۆمانەکەی فلوبێرا ئەڵێ مادام بواری لەبەر پەنجێرەکە دانیشتە بوو و سەیری شەقامیە کرد کەژاوەیەک لە دوورەوە هات و پیاوێک لە نێوێ دابزی و بەسەر ئەڵێ بەسەر بەردەکان مۆزاییکەکان یا بەرد سەنگ فەرش ئیسلاحان ئەڵێ بەسەر سەنگ فەرشەکانە هاتواتە بە دەرکی ماڵی بواری دابەزی و هاتە ژوورێ و چاوێکی حیزانەی لە خانمی بواری کرد میلان کۆنتراڵە ڕاوەسن ڕاستە و خۆ نەوتراوەلی ناڕاستە و خۆ خەریکە جیهانێک بە من ئەدات ئێستا شاید پرسیار کە نایە لە سینەما ئەماکرێ من پێتان نەڵم لە سینەماش ئەمە ئەسڵن لە سینەما زۆر بەڕاحەتی ئەکرێ ئەڵێ یەک مادام بواری لەبەر پەنجێرە دانیشتووە پس چاوەڕێی کەسێکەکە دوو کەژاوەکە کە بەسەر ئەو سەنگ فەرشا دێتە بەر دەرگای ماڵی بواریە ڕای ئەگرێت ئەڵێ پس خانم بواری مناڵێکی دەوڵەمەنە و خاتوونێکی دەوڵەمەنە لە شوێنە خۆشەکانی شایدا ئاژی دووەم پیاوێک دابەزێت و دێتە نێو ماڵی بواری و چاوێکی حیزانە لە خانم بواریکە ئەڵێ پس خانم بواری خاتوونێکی جوانە باشە خۆی لە ناو دەقەکەڵێ ئێستا تۆ ئەڵێ ئایا لە سینەماکرێ من ئەڵم بەڵێ زۆر بەڕ ئاسانی تۆ وەختێ مانای تووڕەی مارتین سکۆرسیزیە بینی لە دەستپێکی فیلم ئەمانە بە تۆدا بەبێ حیوار بەڵام بە یەک دانە مەشەد لە بۆکسکردنی ڕابردینیرۆ لەگەڵ ئەو کەسەی دیکە دوای ئەو مەشەدی دوای ئەو شوێنی ژیانەکەی لە ئاپارتمانەکان و لە نێو کۆڵانەکان کە ژنەکان دانیشتنوانەی کە لەوێدا ئەو مڕەبی و ساحێبەکەی ڕابردنیرۆ بە پێوێداڕۆن ئەمانە بۆ ئێمە دەرەکەوێت پەس ناو سینەماشا هەیە پس بۆ دروستکردنی کەسایەتی جیاواز تۆ ناتوانانی ڕاستەوخۆ یا بە حیوار فقط ئەمە بکەیت بۆیە ئەتوانی ئەبێ پەنا ببەی بۆ ئیسکا یا ئەو شوێنەی کە ئێمە لە ناو دەقا تیایە ڕائەوەستی ئێستا
ئاخرین باس من لەسەر حیوارەکەمەوە من باسی کەشم هەیە وەکو چۆنیەتی ئەسان فلاشبەک و فلاش فۆروارد شاید کات نەبێ ئێستا خەریکە خۆی ساعتی و 2 دقیقە قساکەم وتوێژ ئەبێت چۆن بێت یەکی لە کێشەکانی کە ئێمە هەمان لە ناو دیالۆگ نووسین و حیوار نووسینە ئەمەیە نازانین سەمە بەس لە حیوار چییە حیوار ئەبێ پیمپۆنگی وەک کایی پیمپۆنگ بێت بەڵام نابێشتی زیادی تیاابێ ئێمە لە شووا پەنا بۆ حیوارە بین لەو جگای کە تەسویر ئیتر ناتوانێت جواب بداتەوە لەو جگای کە تەسویری تر ناتوانێت جواب بداتەوە مەجبوریم پەنا ببین بۆ حیوار نووسین هەر بۆ یەکەمیان کەسایەتی بە حیوارە بێ بناسیێنی دوو چیرۆکی پێ ببیتە پێشێ جار وایە چیرۆکی پێبێنە پێشەوەلی ئەو نەخەریکین درێژدا دڕیەکەین بینەرمان دووەکە ئەوە لەیلا ئەوە چی دروست کرۆ لەیلا ئەڵە هێلکە دەی باشە بۆ هێلکە بۆ مریشکە دروست نەکە دەی مریشکمان نەبوو دەی ئەوە ئەتوانی بڕۆی بۆ دووکان مریشک بکرێژ ئەڵە وڵا پارەم نەبوو خەریکی درێژدا دڕیەکەی پیاوەکە ئەڵێ لەیلا چیمانەیە ئەڵێ وڵا مریشک هێلکەمانێ تەواو هەر ئەوەی کە تۆ میمیکی کەسەکە بە من نیشان بدەی کە سەری داخەشەن مێونانە ئیتە بینە دەزانێ ینی شەرمەکە پارەی نییە ئیتر بڕوا بیکڕێت ئیتە بۆ خەریکی درێژ دادڕێکی هەر بۆی حیوار ئەبێت یەک کەسایەتی پێ بناسێت دوو چیرۆک بۆ ئێمە باتە پێشێت سێ ئەبێت پانتایەکی دراماتیک بۆ من دروستکە ینی ئەو شوێنە من ئێستا تووڕەم ئەمەوێ شەڕێک بکەم لەگەڵ باوکم لێرە حیوار ئەبێ بوونی ببێت تا من ئەو شەڕە دەرکەوێت و شەڕەکە گەرم بێت و بڕاتە سەر و یا ساردی کەم و ئاشت بینەوە هەر بۆیە بە پانتایەکی دراماتیک دروستکە باوکو کوڕێک دوو نەفەر ڕوبەڕوەیەک دانەنیشن لە خۆڕە دوو دانەزینێ بە یەک دەنەوە بڕن ئەگەر حیوارت هەیە ئەتەوێ بە شەڕی بگەێنی ئەبێ بڕاتە سەرێ ئەبێ ئەو حیوارانە بمگەێنێ بە شەڕ ئەگەر قەرارە هیچ شتێک نەکات فقەت ئەڵەی باکوونە دوو نەفەر لە یەک تۆزە دوو جنێویاندا بێ بێگەوە بێ ئەوانە بسڕەوە هەنمەی نووسە سێوەمینیان ئەبێ کشمەکش دروست کات ئەبێت پرس بۆ من دروستکام حیوارانە ئەبێ پرسەکان وەڵام بداتەوە ینی هەمووی ئەمانە ئەبێ بۆ من دروست بکات کە ئەگەر بم هەوێت بە حیوار نووسین حیوار بنووسم هەر بۆی یەک دانە حیوار کە ئێوە ئەینووسن ئەبێ ئەپمانی تیابێت ئەم چوارەکە جیا ئێستا شتایەکت پێڵم یەکەمە بێ دەستپێکی بێ حیوار يعني حتى ئەگەر لە وەسەد حیوارەکەشە ئەچی ئەبێ و حیوارە دەستپێکی بێ ناوەی کە بە سڵاو دەست پێ بکە ئەبێ من بزانم بابەتێکە لەو ماڵە حیوارەکەن یا دیالۆگەکەن لەسەری چییە مەبەستم دەستپێک ینی دەستپێکی بابەتێک کە تۆتەوێ بیگەڕێنی هەر بۆیە حیوات زانیاری بە منە ئەبێت دەستپێکی و زانیاریە لێوێەوە بە من بدرێت دووهەمەوەی کە ئەبێ زانیاریەکانی تر دەرخات لە بەشی دووەمە دوایە يعني يك دەستپێک دوو زانیاری سێ بیرۆکەکانە بێ بۆ من ڕووکچی کابرا ئەوێت دزی بکات بۆ منی دەرخەب ئەوێت دزی بکە یا ناوێت دزی بکە ینی دەستپێک ئەمەیە لەسەرەوە قساکەن ئەڵێ وەرە با بڕێن لە بانک دزی بکەین پارەیەک زۆری لێەوە ئەوانە خۆ ئێستا ئەوەمت دووەمین چییە خەریکم خۆم دەرەخم زانیاریە دەم بە ئێوە کە من پلانم ئەمەیە کە لە درێژایی فیلم دزیکەم سێ خەریکم بیرۆکەی خۆم بەڵام کە من دزم ئێستا تا ئێستا مەسیان ئێستا چوار ئەبێ پرسیار دروستکە لە ناوەم حیوارانە ینی ئێستا کە ئەمەم وت ئێستا پرسیار دروستەکە تۆ دیت تۆ بە پارە زۆر پێویست بە پارەیە بیری لێکەوە پارێکی زۆری لێت تۆش خەریکم پرسیار دروستەکەم ئایا بینەر بۆ بێتە پرسیار ئایا ئەو کەسەی کاسێت یا بە چ شێوازیانەوەی لە بانک دزی بکەم خۆ بانک پۆلیسی لێە وەلا دوای ئەو کات بۆ من دەرخات شوێنیش بۆ من دەرخات لە ناو حیوارەکانە گرنگ نییە 100% بیکەی بەڵام ئەتوانی لە ناو حیوارە ئەم کارە بکەی ئەگەر شوێنەکە دەرنەکەوتووە ئەگە کاتەکە دەرنەکەوتووە یا کات گرینگە و شوێن گرینگە ئەبێ بیخێنە ناو حیوار ئەگەر دەرنەکەوتووە بە تەسویر دیسانەوە ئەڵێمەوە کە لە بیرمان نەچێت ئەنوای وتوێژمانەیە یەکەم مۆنۆلۆگە کەس لەگەڵ خۆی قساکە لە ناو شانەوە زۆر هەم لە ناو شێعر و شتا زۆرمە یا ناو فیلمە هەمانە کەسێک خەریکە مۆنۆلۆگ لەگەڵ خۆیەکە دوای سۆلیلۆگە سۆلیلۆگ
کەسێک کە بەرز خەریکە بیرەکاتەوە هەنێ قساکات بەڵام من ئەمەوێ ماڵێک بکڕم ئاوا بێ لەگەڵ خۆی قساکە بەڵام بەرز خەریکە بیرەکاتەوە کە لە فیلمەکانی باشووری کوردستان زۆر لە 1970 ئێمە زۆر ئەمانەمانەدی مەسەن لە پڕەکە کە عەلیە ڕۆی ژنەکە لەگەڵ خۆی کوت بڵێ عەلی بەوەی زانی بێت ئەمە سۆدی لۆکە دوای ئەو نەڕێشێنە یەکی نەڕێشێنێکی تەوسیفیە ینی وەصفی جگاکانەکەین کە لە شێوازی ئەوڵی حماسیەکان من باسم کرد کە ئەگە قارەمان بێت یا کەسێک هەیە کە خەریکە چیرۆک بۆ ئێمەجێڕێتەوە لەو شێوازە ئەم تاکە کەس زۆر لەمانە کەڵک وەرەگرێت یا تەوسیفەکات یا لەواقع گۆشە نیگاکان خەریکە بۆ من دەرەخە لە گۆشە نیگایەکەوە خەریکە بابەتێک بۆ من باسەکەت ئەوەی کە هەڵێ تەوسیف ناکاڵێ گۆشە نیگایەکە لە نێو فیلمەکە عەلی نائەبوایەت نابێ بڕا بۆ دزی ئەمە نەرێشێنە کەسێکە کە خەریکە یا ئەڵێ منە ئەوانم بە عەلی کوتوەلی بریا بە بەریایی خوا بە قسەی نەکردایە و نایەتایەتە دزی تۆ دەنگەکەت داناوە لەسەر تەسویرەکان کە لەوێنە بێکەوە هەن ئەمە وەکو گۆشە نیگایە خەریکە ئەمە باسەکرێت و لە کۆتایی ئاسایدا کە بە دوو شێوازە کەسایەتی لەگەڵ بینەر قساکەت بۆچی ئەم کاراکەن ئەمە لە دەرهێنانە ئێمە باسێکن ێستا باسی سناریۆیە ئێمە هیچ ئەمە بە تەلەوەکان ماڵڵێن ڕاستە و خۆ چاوی لە لێنز مەکە وەختی حیوارەڵێ چون ئەبێتە ئاساید ئەبێ بە دوو بابەت بکردرێ یەک یا بینەر بە شاهدی ئەگرم کە منەوێ ئەو ئیشە بکەم وەکو فیلمی مناڵی ئیوانی تارکۆفسکی کە لە نێو فیلمەکەدا ئیوان زوو دێت ڕوو بە کامێراکە قسە ئەکات خەریکە بە شاهد مەگرێ خەریکە من چەنێ توانام هەیە چەنێ بە قووەت دووەمینیان ئەمەیە کە داوای یارمەتی لە بینەرەکات کە فیلمە کۆمێدیاکان وەکو لۆرۆی هاردی وەکو ئەو کەسێک کە ناوی چی بوو وەکو ئەم کەسانە ئێستا فیلمهای کۆمێدی ئەمانە زۆرتر لەم شێوەیە سواداکی کەڵک وەرەگرن کە ڕوو بە کامێرا کەس دێ قساکات و داوای یارمەتیەکە هەر بۆیە ئەم دوودانە بێبزان لە چوە ئەینووسن و ئەبێ لە ناو سناریۆکەشتان ئەمەتان باس کرد ئیتر باسێکمانەیە لەسەر فلاشبەک و فلاش فۆروارد من زۆر زوو لیۆگزانم ئێمە شێوەی خەتی یا هێڵی مادام تۆ فلاشبەک و فلاش فۆرواردی تێبخەی ئیتر لە هێڵیەکەی خەریکە دێتە دەرێ بە ئیسلاحان ژێڕژێنە پێڵێ ئەڵێ ئەمە زەمەن پەریشە یعنی زەمانت پرێشان کردووە مادام تۆ فلاشبەک لێدەی دوو نۆ فلاشبەکمانەیە من زۆر بەتونی لیۆگزارم کات ئەو نەنەگەم یەکەم فلاشبەکی ناو چیرۆکە دوو فلاشبەکی دەرەوەی چیرۆکە ینی دەرەوەی دەستپێک ئەگەر دەرەوەی دەستپێکە ئەمەوێ ئەم شتێکە ئێستا خەریکە ڕوئەدا بەوە مانای پێ بدەم هۆکارەکەی بڵم ئەوەیە کە ئێوە بینە تۆ نایزانی ئالەوێنە ئەوە ڕووی داوە بۆیە من لێرانە ئاواکەم دووەمینیان ئەمەیە کە فلاشبەکەکە هی ناو چیرۆکەکە ینی لە دەقەیدا ئێمە دیومانە ئێستا فیلم گەیشتوێتە دەقەی 80 فلاشبەکێکم لێ داوەتەوە بە دەقەیدا گرنگی ڕووداوەکەیەکەت من ئەچمەوە سەری بۆی کە بینەر ئەزانێ بەڵام ئەڵەن گرنگە لی مەگوزەرە بینەر وە فلاش فۆرواردیش فلاش فۆروارد زۆر مەترسیدارەکە نەزانی بیکەی فلاش فۆروارد چیرۆکت بۆ دەرەخات ینی ڕووی ئەدا چی ئەگوزارێت لە نێو چیرۆکەکەتەوە بینەر ئیتر ئەبێت هۆکارێکی کە بەبێ ڕایگری لە هۆڵی سینەما چون دانانیشێ چون نەزانێتە قاتڵەکە چێە این چیە هەربەیە ژاژێنێتەڵێ کاتێک کە تۆ فلاش فۆروارد لێ ئەدەی ئەبێ ئەم بینەم بۆ پڕکەیتەوە ئەو نەچێ ژاوەر بێت کە بینەر کۆتایی لە بیر چێتەوە کە من خەریکم پێڵم کۆتایی چی ڕۆدا خەریکم پێڵم دوو مەشەدی کە چیە قومێت هەر بۆیە بینی ئەلم مەشەداگە تۆ تێ دوو مەشەدی دیکە دوای ئەو شتێکی پێ بڵێ ئەبێ ئەمەی بۆ باسکە یا فلاش فۆرواردەکە هین دەرەوەی چیرۆکە کاگە هین دەرەوەی چیرۆکە ئەوی شەرە و مەترسیەی لەسەرە چون زەمان و کاتەکان و بەسەرهاتەکانی خۆمان تەحەدێک دەرەخات کە ئەتوانێت دەواقع بەشەی لە چیرۆکەکە دەربخات ئەمما مەترسی ئەوەی نییە کە بەقەت ئەوە نییە کە لە هین ناو چیرۆکەکە بێ ینی وەکو فلاش فۆرواردی ناو چیرۆکی فلاش فۆرواردی دەرەوەی چیرۆکی تۆزە مەترسەکەی کەمترە بەڵام دیسان ئەویش بینەر
دەیتایەکی زۆری پێدەی و ئەگەر نەتوانانی ئەو بینەی بۆ پڕکەی و چێژی لێ ببات دیسان ئەویش لە هۆڵی سینەما ڕاتە درەوە. بابەتەکان زۆرن ئەتوانم لەسەر بەسامەت قسە بکەین نەسان توانین سەر ڕوودا و قسە بکەین نەسەن ڕوودا و چییە وەیە زۆریەک لە بابەتەکانی دیکە کە لەسەر سناریۆ کرێ من ساپلۆت و ئەمانم زۆر لی هەروە پیا هاتم پێشەکیش بوتم کتم من تیتروار وەکو ڕۆژنامەیەک فقط خەریکم ئەمانە ئەەکەمەوە کاگە خۆتان بتانەوێت توێژینەوەکەن یا لە دواییدا گە پرسیارێک بوو لە هەر بابەتێک من لە خزمەتام من باسی زمانەکانم نەکرد کە زمانی دراماتیک و زمانی نمایشی و زمانی مادی و ئەمانە چین ئەمانم هەردانەوە بۆ کاتێکی دیکە زۆر خۆشحاڵ بووم هیوادارم ئەم بابەتە بە کەڵکی ئێوە خۆشەویستان هاتبێت و چاوەڕێی داهاتوویەکی گەشت لە سناریۆ نووسی لە هۆگرانی سینەماکەم. زۆر سپاس کاتتان خۆش سەرسەر و سەرچاوان. ئازیزان دۆستان خۆشحاڵ بووین لەگەڵ ئەم وانەی مامۆستا ئەمیرە بەردەوام بووین هەمووتان هاوکار بوون بە جۆشدان و گەرم و کوڕکردنی بابەتەکە. برادەران هەنێکتان پرسیارتان هەبوو ئێستا کاکەمیرم لەگەڵایە بە تەلەفۆن مامۆستا ئەمیر ئازیزی من مامۆستای گیان بە خێر بێی سەر چاوم. ڕێز و حرمەتمێ بۆ جەنابام و بینەران و خۆشەویستانی ناو فەیسبوک. مامۆستا گیان خۆت پرسیارەکانت بینی ئیتر نازانم لە پرسیاری چیانەوە تەوێ وەڵام بیتەوە یا ڕوونکردنەوەی شتێکتە بێت تا وەڵامیان بیتەوە. یەکدانە پرسیارم بەلاوە گرنگ بوو ئەو هینە و خاتونە یەک پرسیاری کە تێنەگەیشتم هیوادارم بۆم ڕوون کاتەوە نازانم نووسبی حەوت نازانین ئەوە نییە باسەکە نەڵێن ئاکت ئێستا تۆ باسی سێ ئاکتەکەت کرد سێ بەشەکەت کرد سێکردەکە من بە کوردی پێم خۆشە لە جیاتی ئاکت بڵێم سێ کردە یعنی ئەو کردەیە کە ڕوو ئەدات ئەوە نییە تۆ بە بەڕێستان باسەکەوت سی لاپەڕێ یەکەم دوایی لە لاپەهینی دووەما بێ 6 لاپەڕە بێت لە کردەی دووەمە لە ئاکتی دووەمە لە ئاکتی سێما بێت سی لاپەڕە بێ ئەمە ئەوەی سێتفیلدە. اینجا ئێستا هەنێ جار هەنێ کەسی کە لەم لا لەولا باسی حەوت ئاکتەکەن و ئەڵێن گەشتۆتە دە ئاکت و اینجا ئەو من یەکشت باسکەم کاکە با من ئەوڵ وەڵامی ئەو دۆت برادرە بدەمەوە یەکی لە کێشە گەورەکانی ئێمە دروستکردنی لەوە دەست پێکەم ئێستا جا دێمە سەر ئاکتەکان دروستکردنی کەسایەتی شێتە کەسایەتی شێت زۆر قورسە ژێراژێن بەحسێکە کاتەوە لەسەر زەمەن پەریشی بۆ کەسی شێت زەمەن ئەسەن حیوار نووسین یا جێڕانەوە بەپێی زەمەن ئەکرێ ئێمە زەمەنێک هەیە کاتێک هەیە کە سەر لێ شێواوە و ئێمە لە ناو فیلم یا ئەو کەسەی کە عاقڵە ئەتوانێت ئەمە ڕاست کاتەوە ینی بیست لکێنێ بەیەکەوە تا بتوانێت مانا ببەخشێ کەسایەتی شێت وەکو ژیژەک باسیەکە ناتوانێت ئەمە بکە کەسایەتی شێت تۆ لەگەڵی قساکەڵە ئەمڕۆ دایکم لێدام ئەوە کە عالی بۆچی جۆڕێت تاشار ناشزانێت چیڵێ خۆشی هەر جارێ لە شتێکەوە بازدەدا بۆ جێگای یەکی لە کێشەی حیوان نووسین بۆ شێت ئەمەیە هێندێک لە برادرانمان شێتیان کردووەتە کارە مارس و نیچەوە یعنی حیوارێکە خەنە دمی حیوارەکە هین ئەم نییە مادام ئەمە شێتە شێت ناتوانێت مانا ببەخشێ شێت زەمانی لێ شێواوە شێت هێماکانی لێ شێواوە ئەسن ناتوانێت ئەمانە ڕاستە و بۆ من بگوازێتەوە بۆیە سەر لێ شێواوانە قساکە بۆیە ئەمە قسەیەکی زۆر ناو شەقامە نێو بە پێی چای خواردنی نێو سەهۆڵەکەیە ئەڵێ زۆر شێتمان هەیە لە عاقڵی ژاقڵترە ناشتیوان نییە بە پێی تیۆری نووسینی حیوار و دروستکردنی کەسایەتی شێت ئەبێ سەدا بەو پێ بێ کە شێت ناتوانێت مانا ببەخشێ ناتوانێت زەمانیەک بخاتەوە و ناتوانێت لە چیرۆکە بماماتە پێشێ ئەتوانێت دەیتامان پێ بدا بەڵام دەیتاکان هێڵی نییە پشتسەریەک نییە بڵە وەڵام ڕۆ دایکمەم دی چوو بۆ بازار لەوێشەوە نەگەڵ کابرایەک دیم خەریب و چاییە نەخوارد و دوای هەڵسان چوونەوە بۆ ماڵی پورم وە ئەوە شێداوە قسە ناکەم
شێت ناتوانێت ئەو نەدەیتا بە تۆ بدە شێ دەتوانێت فقط تۆ بڵێ دایکم چووە دەرێ ئەو هەتیوەیە و جیرانەمان بۆچی لە خۆڵا بەردیتی ئەڵکردن تا ژازانە پەڕێ خۆشی نازانێت چیڵە ئەمە یەک دووهەم مەگەرەوەی کە تۆ بتەوێت کەسایەتێکی شێت عاقڵکێ ئەبێ ڕووداوێک بە قورسی ئەمە بێتە ناو چیرۆکەکە و ئەبێت لەو معلولمان بێ ئەبێت هۆکارمان بێ بۆ ئەمریکا چ شتێک ئەو نەق بە قووەتە کە کەسێکی شێت دەتوانێت بکاتەوە بە عاقڵ ئەمە باسێکی جێ دووەم ئەمشکەمان باسی حەوت کاکە میرجان منەمێ لەسەر هەر مەسەلەی ئاخاوتن حیوار دایالۆگ هەر ئەوەی شێتەکە کە بەڕێستان باست کرد ئێمە گەلێ جارە بینین نووسەرەکانمان بە زمانی خۆی ئاخاوتنی کارەکتەرەکانە نووسێت ئەمە شتێکی ناجائیزە ناکرێت چونکە بێ تۆ سایکۆلۆژیای دەروونناسی کارەکتەرەکە لایەنی کۆمەڵایەتی لایەنی هەموو کەرەسەکانی تری کارەکتەرەکە ساخکەیتەوە بۆ ئەوەی ئەو ئاخاوتنانە ئەو حیوارانە بە جۆری ئەو بنووسیت و گەلێ جار خەڵکەڵێت ئەڵێ بازاڕی حیواری بازاڕی بەڵێ بازاڕی ئەبێ ئەو حیوارە بێت ئێمە کە جۆمان لێ لە دەرەوە خەڵک چۆن قسەی پێەکە نەک ئەو ئەوەی کە لە کتێبە ئەنووسێت ئەمە ئەبێ زۆر جیاکرێتەوە اینجا شێتش بە هەمان شێوە شێتش بە هەمان شێوە تۆ ئەو وشانەی کە دای ئەنیت هەردووچان کە پەیوەستە بە بارە دەرونیەکەی خۆیەوە کە ئێستا تۆ وتت باسی دایکێکە و باسی مناڵەکانەکە بەرتێگرێ هەردووکی ئەبێ ئاوا جیابن بەڵام هەردووکشی ئەبێ کاریگەریان لەسەر بنیات و هەنگاوەکانی سیناریۆکەی ئاهابێت نابێ هیچیان زیاد بن بەڵام بە زمانی شێتێکە وەکو سایکۆلۆژیای شێتێک من ئەمە بۆ چوونمە نازانمیت بەڕێستان لەسەر و بۆ چوونە چیڵێ منش لەگەڵ جەنابتم کاکسەر کەوت با من شتێک زیاد کەم بەو بابەتە ئەویش ئەمەیەکە هێندە لە برادرانی ئەمە ئێستا خۆیان یەکلا نەکردوتەوە لەگەڵ جیهانی سناریۆ ئێمە سناریۆ بە سێ جیهاندا بەشەکەین یعنی دوانیان هین ئوروپیەکانە یەکیان هین ئامریکاییەکانە یعنی یەکیان هین پۆزۆتیڤیستەکانە یەکیان هین قاڕەییەکانە ئەمە وەکو هۆنەر ئێمە دابەشیەکەین هێندێک برادر هەیە پرسیارە کاڵێ بۆ ئەو سینەماکارە لە کەن خڵاتی کەنی گر بەڵام ئۆسکاری نەگری هیچ کات هۆکارەکان زۆر ڕوونا یا وەکو فدرکو فلینیش وە ئۆسکاری نەگرت بەڵام کەنی گرت هیچ کاکیشکە هەت بەو شێوازە پرسیارەکە ئەمەیە ئێمە جیهانەکان جیاوازن تماشاکە فدرکو فلینی قسەیەکی زۆر بەناوبانگی ئەم سێدا نامەوێ باسکەم یەکەمیان ئەڵێ فدرکو فلینی ئەڵێ کەسایەتی ناو فیلمەکانی من ئەو قسانەکەن و من ڕۆژێک حەزمە کرد بیڵم بۆیە کەسایەتی ناو فیلمەکانی من زاری فدرکو فلینین زاری منن و خەریکم بەدم منەوە قساکەن ئەم شێوازە فیلمانە وەکو عەباسی کیارۆستەمی لە ئێران وەکو فدرکو فلینی و سینەماکارانی ئوروپا ئەم شێوازەیە کە قسەی زلزل ئەخەنە نێو دمی ئەکتەرەکان هەڵە نییە بەڵام مادام تۆ ئەمەکەی ئەبێ جیهانێکی شاعیرانە هەڵبژێری بۆ ئەم فیلمانت هەڵێڵم چی وەختی تۆ کووت مناڵی ئیوان ئەبینی لە تارکۆفسکی و مناڵی ئیوان کە تەمەنی 12 ساڵە قسەی فەلسەفیەکە هۆکاری ئەمە جیهانێکی دروست کردوە تارکۆفسکی کە لەو جیهانێ ئەو مناڵاتوانێ و قسە بکە ئەو ناتوە جیهانێکی ڕۆژمەڕە ژیانی ئێمە دروست کات و دوای ئەو مناڵە بخاتە نێویە بۆیە جیاوازیەکە ئەعلەمایە دووەمینیان شێوەیەکە کە لە سەفەری قارەمانە ئەکرێت کە دیسان لە ئوروپایە حیواری قسەی زلزل ناخەنە دمی کەسایەتیەکان بەڵام بە پێی نووسین و بە پێی مەشەدێکە تۆ بۆ قارەمانەکە دابینیەکەی و بە پێی گۆشەنگایە کە بۆ ئەو هەتە لە کاتی نووسینە تۆ حەوڵ ئەدەی بینە ڕاکێشی کە دڵسۆزی بکە لەگەڵ ئەو تاکە کەسە یا لەگەڵ ئەو حس خۆی بەو بزانێت ئەزانیڵم چی لە ئەوروپا ئەم دوو شێوازە هەیە هەردووکشیان شاعیرانن یعنی ستایلێکی شاعیرانەیە بەڵام لە ئامریکا ستایلەکە ئەو شتێکە ئێوە 100% باسیەکەن یعنی شێوازەکە ئەمەیە جیهانێک دروستەکەن و کەسەکان بە پێی جیهانەکەی خۆیان لەناو ئەو جیهانە سناریۆی توە ژیان ئەکەن یعنی ئەگە نووسەرێکە دروستکردووە ئەبێ نووسەر بێت ئەگە دوکتەرێکە دروستکردوە دوکترە هەرو دوکترێکە لە ئەمریکا چۆن هەڵسو کەوتەکان لەناو فیلمەکەی منیشاوە هەڵسو کەوتەکە ئەزانی ئەڵمسی تۆ ناخەنە ئەو مووقیفەوە ئەو وەزعەوە کە تۆ یەک تاک لەگەڵ کەسێک حس دڵت لێ با فقط بۆ ئەو کەسە کە دەرهێنەر حەزی کردووە بڕۆی
چۆنت پێ بڵم خۆشەویستی بکەی لەگەڵ ئەو یەک کەسە دەرهێنەریان نووسەر تۆ ڕاناکێشێ بۆەوە. دووهەم ئەوەی کە کارێ ناکات تۆ لە کۆتایی فیلمە حەق بدەی بەو کەسە، بۆیە جیابوونەوەی نادروستیمی خەڵاتی ئۆسکارەگرێ چون لە ستایلێکی هالیوودی خەڵک بەرەگرێ. بۆیە بۆ حیوار نووسین تۆ ئەبێ ئەم سێدانە ڕەچاو بگری بۆ بە کامێک لەم ستایلانە کامە جیهانە دروست ئەەکەی کە بەپێ ئەو جیهانە لە واقعە تۆ ئەبێ حیوار بنووسی. هەڵێڵەمسی تۆ ناتوانی مەڵگای سلەیمانی ئێستا دروست کردبێت بەڵام جیهانێک حیوارەکان باسی قەتار و باسی تەمەندە فرم بۆ بکە هەر نێگیوە ئەسەن زەمان یا مۆدرنیزم یەکی لە تایبەتمەندیەکانی کەمی زەمانە. تۆ ناتوانی لە شاری سلەیمانیە یا لە شاری بۆکانە یا لە شاری سنەباز لە مۆدرنیزمێ بکەیت و ئێش و ئازارەکانی مۆدرنیزم لە حیوارە بۆ من بگوازیتەوە، مەگەر ئەوەی کە تۆ جیهانێکی تایبەتم لە سلەیمانی بۆ دروستکە یا لە بۆکان بۆ دروستکەی کە بەپێ ئەو جیهانە تایبەتە ئەو حیوارانەی تۆ لەوێ جێ بگرێت. ئەمە ئەو بابەتە بوو کە ویستم باسی کەم. ئەگەر باسێکی کاک سەرکەوت بکە با من وەڵامی ئەو خاتونەش بدەمەوە باسی ئاکتەکە بکەین. بەڵێ تماشاکە من پێشێکی باس سیارێکی کەشی کردوتەوە هەر پەیوەندی بەو حوت ئاکتەوەیە ئەڵێ باسی با لێرۆ سەیریکەم باسی ئاکتی کورتە فیلم زۆر گرنگە باسی بکەن لە لایڤێکە هەمومان بە کورتە فیلم دەست پێ ئەەکەین ئاکتەکانی نازانین. اینجا ئەگەر تۆ لێرەوە ڕوونکردنەوەیەک بهێن لەسەر حوت ئاکتە و سی ئاکتەکە و کردەکان باسەکەم بە کورتی. بەڵێ ئەرێ من ئەکتەکان حەودانەیەکە باسکەم باسی شۆرت فیلمیشی بۆ ئەەکەم باسی چەند ستایلی فیلمی بۆ ئەەکەم لە شۆرت فیلم و سەد چرکەیی و شۆرت فیلمێکە تا 20 خولێک و دوای ئەو ئەڕواتە سەرتر. تماشاکەن ستایلی سێ ئەکتەکە کە من باسم کرد سی لاپەڕەی ئەوەڵ ئەوە بوو کە باسم کرد دوایی 6 لاپەڕە دوایی سی ئەمە بە پێی سناریۆی 120 لاپەڕەیە. تۆ ئەگەر 90 لاپەڕەی نووسی ئەتوانی داشکانیانی بکەیت و پێی بزانی چەند لاپەڕەی بەرەکەمانە. بەڵام 5 ئەکتیشم باس کرد حەوت ئەکت پێڵەن ساختاری دبلیو. ساختاری دبلیو ساختارێک کە یا پێکاتەیەکە کە جۆرگەلێک لە میلان کۆندراشەوە سەرچاوەی گل لە ئەدەبیاتە کە دوایی هاتە بەرەو سینەما. تۆ شێوازێکە کە تۆ ئەڕۆیتە پێشێ لە فیلم هەموو جێگایەک لە حەد جێگایە کە تۆ تەسەوورەکەی لێرا بێ فیلم تەواو بێت لەوێ فیلم ئەو بابەتە تەواو بێ بەڵام بابەتی سەر لە نوێ ئەکرێتەوە. ئەزانی مەبەستەکەم چیە؟ بەڵێ یعنی بابەتەکان بابەتەهای نوێ دێتە ناوین. ئەو شتێک کە فۆرمالیستەکان لە ڕوسیە باسییان کرد کوتیان شتێکەیە لە ناو چیرۆکە و دوایش ناو سینەما پێڵەن عاملە تەخیرزا، یعنی شتێکە ئەبێتە هۆی ئەوەی کە چیرۆکی ئێمە بەدواکەوێت. ئەمانە لە بواری سناریۆوە ناوەڕۆک نین، ئەمەتان لەبیر نەچێت. ئێمە شتێکمانەیە بەنێو ناوەڕۆک شتێکمانەیە بەنێو کاتالیزۆر. ناوەڕۆک سەپلوتی فیلمە، کاتالیزۆر جوانی ناسی فیلمە سناریۆیەکەی تۆیە. هەر بۆیە لە پێکاتەی دبلیوە یا لە پێکاتەی حەوت کردەیی لێنە تۆ ئەبێ بیتە خوارەوە بڕۆیت چەند جار تۆ لوتکەت هەیە. یعنی وەکو سێپەردەیەکە نییە سێ کردەیەکە نییە کە تۆ یەک لوتکەت هەیە لە کۆتاییە بەرەو کۆتاییە ڕوا. لێرانە تۆ نزیکی 2 تا 3 جار تۆ لوتکەت هەیە و ئەدبەتە لوتکەیەک لەوێ ئەم کێشە چارەسەرەکەی بەڵام کێشەیە کەسە لە نوێ گرەیەکی کەسە لە نوێ دروست بێت. هەر بۆیە جۆرگەلێک هەر ئەم ستایلە کۆنانن کە درێژەی پێداوە. من ئەتوانم بڵم ئەکیرا کوروساوا باسێکی هەیە ئەڵێ من نە سێپەردەییم نە 5 کردەی من 4یم. ئەڵێ من جاری وای فیلم ئەنووسم خاوە تونی یەکەم خاوی یەکەمەوە. ئەمە فیلمیشم هەیە لە دەست پێکەوە تونم خاوی یەکەمەوە تونم لە کۆتایە دیسان خاوی یەکەمەوە. ئەمە گەمەکردنە بەو ستایلە کلاسیکە، ینی دێن ستایلە کلاسیکەکە دێن ئەو شتانەی کە من باسم کرد، ینی هۆکارهای دواخستنی بابەت، هۆکاری دواخستنی ناوەڕۆک بە یارمەتی کاتالیزۆر. من دێم چیرۆکە خەمە دواوە کە بینەری یا خوێنەری من
درەنگتر بکات بەو ناوەڕۆکەی کە من حەزی پێکەم. هەر بۆیە ئەمانە تۆزێک جیاوازترن لەوانی جیاواز یەکەیان فقط لەمەیە کە ناوەڕۆکی دوورخستنەوەیان هەیەوە لە چەند جێگا گرێ بۆ ئێمە دروستەکە. دووەمینیان باسی شۆرت فیلمی کرد. تماشاکەن خوشکی من فیلمی درێژ ئەمە بابەتەکەیە. شۆرت فیلم زۆر ئەزانی چیە؟ زۆر قورسە شۆرت فیلم و فیلمی سەد چرکەی. پێم با من وەکو نمونەیەکی سەد چرکەی باسی بکەین. ئەوە قورسە کە تۆ مەجالت دنیا کەسایەتی وردوردانیشی شوێنی بۆ دابینکەی بیناسێنی شوێنەکان بناسێنی. نووسەری بتوانە لە شۆرت فیلمە کەسێکە کە لەناو ڕووداوە کەسایەتی بە من ئەناسێنێت. ئەمە زۆر گرینگە. یعنی تۆ ستایلەکەت زۆر ستایلی سێکردەی بۆ زۆر نایێنینە ناو شۆرت فیلم. ئەگەریش بیهێنین ئێمە کۆتایی لەگەڵ هین یەک ئەخەین. هەندێک لە سناریۆ نووسەکانی شۆرت فیلم لەسەر ئەم بڕوایان کە باشترین شێوازی سناریۆی شۆرت فیلم ئەمەیە لە ئاخرەوە نقوچکەی لە من بگرێ و ڕامسەڵەکەنێ. بەڵام من لەگەڵ ئەمە نیم. ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانیەتی، یعنی یەکێک لە ستایلەکانی شۆرت فیلمە. تماشای ئەم شتێک من ئەیجێرمەوە باسی یەکەم بزانە چۆنە ئەڵێ ئێمە دوو براین و دایکمان نییە. جیرانەکەمان دوو ژنی هەیە و مناڵی نابێت. باوکم لەگەڵ پیاوی جیرانەکەمان ڕابطەیەکی سوسیالیستی دروست کرد، یعنی ژنێکی لە وەرگرت. تماشاکە لە ناو ڕووداوەکە خەریکە بۆ منی ئەجێڕێتەوە کە بیر و ڕای ئەو بنەماڵەیە چییە یا لەواقع ئایدۆلۆژیایەکەمانەتیە ژیانەکەن چییە. ئەمە یەکێ لە تایبەتمەندیەکان ئەمەیە کە تۆ لە دەستپێکی فیلمە گرەیەک دروستکە لە کۆتایی وەکو نقورچک بینە ڕاچەڵەکێنە. ئەمە ستایلە لە شۆرت فیلمە. ستایلی کەمان هەیە کە نا کۆتاییەکەی کراوەیە وەکو فیلمە مۆدێرنیستیەکانن، فیلمە درێژەکان کۆتایی کراوە. یەکێک لە تواشە تۆ ناتوانانی بڵێ من باسی سۆنامی ئەەکەم لە یابان هاتووە ئێستا لە پڕەکە دگاکە ئەەکەمەوە بینەر هەچێکی حەز کرد با بزانێ نا تۆ بێت لە چەندانە بابەت ئەەکەیتەوە گرنگەکە ئەبەسی دوانیان بەتاڵ دێڵیەوە کە بینەر یا یەکیان بەتاڵ دێبیەوە کە بینەر خۆی وەڵامی ئەو دەنکە بڕوا بەدوێە وەکو زۆرێک لە شۆرت فیلمەکان. هێندێک لە شۆرت فیلمەکان دێن چیرۆکەکانیان بە ستایل ئەکسپریمنتال هەڵەبژێنن. یەکێ لە قورسترین ستایلی نووسینی سناریۆیە. یعنی دێت خۆی ئەسەن سناریۆ نییە، ئەسەن فۆرم لە واقع دروستەکات. یعنی هەوڵی ئەمەیە سناریۆیەک بە پێی فۆرم بنووسێ. ناوەڕۆ زۆر بەلایەوە گرنگ نییە، زۆرتر هەوڵی ئەمەیە فۆرمێکی ڕیتمیک دروستکە. فۆرمی خڕمان هەیە کە لە دەستپێکی فیلم ئێمە ئەگەینەوە لە کۆتایی فیلمەگەینەوە دەستپێکی فیلم هەم لە فیلمی درێژ هەیە. بەڵام لە شۆرت فیلمە من دیسان ئەڵێمەوە تۆ سێدانەهینن نییە، سێ پەردە و ئەمانەت نییە، تۆ ئەبێ لە 1.5 بیبەسی. ئەنی بە زووترین کاتە بێ ئەمانە گرێکان بەیەکۆ بچەسبێت. هەر بۆیە ئەگەر ئەلام مەجال نییە لەسەر شۆرت فیلم باس بکرێت، بەڵام شۆرت فیلم هێندێک مەجالەکان نووسینەکەی قورستر لە فیلمی درێژە بە پێچەوانەی تەلبای سینەما کە تەسەورەکەم فیلم شۆرت فیلمێک بنووسین کوڕە دەلاپەڕەیە نا تۆ بێت لەم دەلاپەڕەیە کەسایەتی بە من بناسێنی، ڕووداوەکەم بە من بڵێ، چیرۆکەکەت بۆ من دەرخەی، شوێنەکان بە من بناسێنی و لە دواییشە چیرۆکەکە ببەسی و گرێ بێ و لە کۆتاییە بۆ منی دەرخی. دەلاپەڕەن مەجال هەیە. لە فیلمی درێژە تۆ تا 120 لاپەڕە 200 لاپەڕەش مەجال تێ. هەر بۆیە تۆزە قورسە ئەبێت ئەوە زرینگین کە لە نێو ڕووداوە هەمووی ئەمانە دەربخین. بەڵێ دەستەکانە خۆش بێ بۆ ڕوونکردنەوەکان. ئەوە لەسەر شۆرت فیلم ئەگەر بتانی بۆ لیستی ئایندە وانەیەک بڵێیتەوە شۆرت فیلم و ئەو تایبەتمەندیانەی چونکە شۆرت فیلم ئەبێتە بنەمای دروستکردنی سیناریست، فیلم نووس با بڵێن سیناریست و هەروەها ئەبێتە بنەمایەکی پتەویش بۆ دەرهێنەر هەمانش بە هەماشەوە بۆ هەردوو چەمکەکە. ئەگەر کەسێک توانی چەند کورتە فیلمێکی پڕبەها دروست کات ئەمە متمانە لای کەمپەنیە جیهانیەکان دروست دەکات و هەروەها بۆ خۆیشی بنەمایەکی وا پتە و دروستەکە کە بتوانێت لە ئایندەیە
بەسەر فیلمی درێژە زۆر بە تێر و پڕی زاڵ بێت. ئیتر نازانم ئەمەیان بۆچوونی خۆچیە لەسەری ئەگەر بمانەوێ. من وادت پێ نادەم وادت پێدەم کەست پێ بناسێنم چون تۆزێک خۆتە زانی تر کەس نەزانێت ئەکسەر کەوتۆ زۆر باشە زانم من ئەو ماوەیە ئەو نەسەر قاڵم ئاگام ینی ئەسان بوومەتە پەرتەنەوە بە تایبەتەوەی کە ئێستا فیلمی سناریۆی درێژم نووسی و هەڵاتەڵاتی پارە و سپۆنسەر و ئەمانە باوەڕ ناکەی من هەر ئەم بابەتەشم ئامادە کرد دوێنە کەوتووەتە بیرم ینی جومعە کەوتووەتەوە بیرم کە من بۆ ئەو ڕۆ من ئەم بابەتم هەیە ئەبێ خۆم بگێنم ئەم وادیشم بە کاکبراهیم سەیدی دا شتێکیش بۆ بگەن وادم بە گۆڤارێکی تاران داوە کە بابەتێکیش بۆ بنووسم فقط وعدە دەم ینی هیچی ناگاتوە ئەمە لە ئاخرەوە بەڵام مەسا وادە پێدەم کەست پێ بناسێنم ئەگەر توانیم خۆم کاوە بەس لەسەر سەر و سەرچاوی دانم ئەمە بە ئەرکی سەرشانی خۆمەزانم هەر وەک ئەمەر فەرمووی بەڵام مادام کوتن مانگی داهاتوو تۆزە قرسە بۆم ئەڵێم لیستی داهاتوو حەزەکەی هینەکەشت بۆ نێرم دوو بەروارمانەیە بۆتە نێرم ئەگەر پێت باش بوو باش وڵی بۆ پرسیارەکانی کە تا ڕادەیە کەمان شتە نازانم کاک بابان لێرە پرسیارێکی کردووەڵێ ئەو کەسایەتی گۆڕانکاری بەسەر دێت ئەبێت ڕووداوێکی گەورە بێت بەهۆی گۆڕانکاریان ناتەوێت گۆڕانکاری بکەی ئەو کەسە هەر دووکی هەیە هەم شێتەوە هەم خۆشەویستی هەیە ئەو کەسە ئەبێت زمان پەرێژ بێت و دایالۆگ نابێت دروست باسمان کردووە بەڵێ بەڵێ ئەوەی خۆتە بەڵێ بەڵێ ئەوەی خۆتەوەم زانی بەڵێ بەڵێ هەر باش کردەوە ئیتر لێرە ئەڵێ کێشەی ئێمە هەر لە لیناخان پرسیار نییە بۆ چوونێکاڵێ ئەڵێ کێشەی ئێمە نەناسینی ژانرەکانە هەر فیلمێک دەرەچێت هەر لە خۆ ئەنووسن دراما و ئاکشن و ڕۆمانسی ژانر ئەلبەتە کاکەمیر من بۆ چوونی من وایە وشەی ژانر جۆرە ئێماڵێن جۆرەکەی چییە کۆمیدیە جۆرەکەی چییە درامایە جۆرەکەی چییە کێشمەیە یعنی ئاکشنە ئیتر نازانم ئەو قسەی ئەو تا ڕادەیەک تا چەنەوە بە بۆچوونی تۆکو مامۆستایەک ئەو پێگە و بنەمایانە چییە بۆ دەستنیشانکردنی جۆری فیلم بڵێن ژانری فیلم باپرس ئەوەی ئەو بکەم با من هینەکەی لیناخانی شەر دەگەڵ جەنابتان تێکەڵ یەکەم وڵامدەمەوە ئێمە چەند شتمان هەیە یەکەمیان ستایلە یەکەمیان جۆرە ژانڕە دوای ئەو ئێمە شتێکەمان هەیە پیاڵێن ئەو یکم لە بیرچوو لە ستایلە هین تاکە کەسە هین گروپێکن بۆ خۆیان دێن شتێک داڕژێن وەکو شاپۆلینۆی فەڕەنسا بەڵام ژان شتێکە کە بووتە یاستا ینی تۆ مادام ئەتوانی لەمە دەرسی ینی دەرچوونە زۆر ئاستەمە مەگەر بتەوێ خودی ژانڕەکە بێنیتە بەرباس ئەو شتێک کە ناودەقی وا پێشتر لە ناو لایڤەکەدا باسم کردووە هەڵێڵم چی یەکە لە کێشە گەورەکانی سناریستی کوردیش نەناسینی ستایلە من لەگەڵی هاوڕام یا ژانڕە لە واقع زانی چیە فۆرمی هەیە ینی وانی لە من باسی نوارم کرد وا تایبەتمەندی هەیە یا جێڕانەوەی جنوپەری کە فیلمەکانی مەسەلەن جوانی خەوتوو یا مەسەلەن هەر ئەو فریزێن یا ئەمانە دروستبوار ئەمانە بە ستایلێک دروست بوون کە پرابلە کتێبەکەیە باسەکە سەفەری قارەمان مادام تۆ حتا لە سەفەری قارەمانیشە کە تۆ لە فیلمهای دراماتیکە ئەیێنیتە ناوباس ئەبێت تایبەتمەندیەکانی ببێت کەسێکە گرەیەکی بۆ دروست بووە کێشەیەکی بۆ دروست بووە بە دوای کێشەکە ئاچێ حەلیەکات یا لە فیلمی نۆڕالیسمە ناکرێت تۆ بڵێ من وەڵا فیلمەکەم چۆن لەناو شوێنێکە لە دەرەوەی شار و لەنگ شاتی فیلمم گردووە و ئەمانە ستایلەکەم نیۆڕالیسمە نا نیۆڕالیسم تایبەتمەندیەکەی ئەمەیە لە نووسینە کەسایەتی لە خاڵی سفری کێشەوە دێتە ناو سناریوێ ئێمە ینی دەستپێکی فیلمی نیۆڕالیسمی ئەمەیە
کە کەسایەتی ئێمە لە ئەوڵی فیلم و کێشەیە اینجا لە کێشە دەربازە بێت و لە کۆتایی فیلمەوە گەڕێتەوە سەرخە سفری کێشە یعنی ئەگاتە سەر خاڵی سفری ماڵوێرانیەکەی خۆی کە لە ئەوڵ فیلمەوە بیوتی ئەمە ستایلی نیۆڕالیسمە تۆ ناتوانانی لەمە دەرباز بی وڵێ وڵای خۆمە مێشتێکم کە بکەم دوایش نێنی نۆڕالیسم یا لە فیلمی ڕیالیسمی شاعرانەیە کە لە فەڕەنسا ژانڕێن ڕوار و فەدێر و ئەمان کردی حدەم ستایلیشیان کرد یعنی ئەم تایبەتمەندی نیۆڕالیسمە لە ڕیالیسمی شاعرانەی فەڕەنسەوە چوە ناو نۆڕالیسمی ئیتالیا یا تۆ لە فیلمی تراژیکە ناتوانانی لە کۆتاییە قارەمانەکەت کەسایەتی قارەمانت کە لە کۆتایی فیلمەکە هەیە لە ئاخر و ژم بێنێت و خۆشحاڵ بێ ئیدە ئەو تراژیک نییە تراژیک یانێ بێ لە کۆتایی کەسەکە بمرێت یا لە فیلمی کۆمێدیە تۆ ناتوانین لە کۆتاییە کەسەکە بکوژیت لە کۆتاییە بێ کەسەکە سەرکەوێت ئەمە تایبەتمەندی ژانڕە تایبەتمەندی ستایلە یەکێ لە کێشەکانێک کە ئێستا بە تایبەت من ئەیبینم لە نووسراوەکانی سوشیال میدیا لە باشوور یعنی کەس هەیە بۆ خۆی بە دڵی خۆی حەزی کردووە ئەم ستایلە بێ بۆ چون مەشدێکی دیوە لە فیلمەکەی ژان لۆک گۆدار بۆ ستایلە بووە ئێستا حەزەکەم فیلمش بڵێ هەر چونەوە مەشەدە لەو فیلمەچی ئەمە فیلمێکی شەپۆلی نوێ فەڕەنسای یا نا ئەم فیلمە فیلمێکی حماسیە بۆ پێوەرە چون فیلمێکی وام دیوە نا پێوەری هەیە تۆ ئەبێ بە پێی پێوەرەکان لەواقع هەڵسو کەوتکەی کێشەی گەورەی سناریۆنیستی کورد ئەمەیە ستایلەکان ناناسێت ئەمە یەکێ لە گەورەترین کێشەکانە یعنی هاتوون من ئەلەم ماوەی ڕابردووە دیومە خەریکەن فیلمە فارسیەکان ئاغۆزنەوە بۆ سینەمای کوردی بەوەی کە سینەمای فارسیەکە هاتووە کۆپیەکە لە سینەمای کنلوچی بریتانیا تایبەتمەندی هەیە یعنی سینەمای نیۆڕالیسم کەس لەگەڵ کۆمەلگا دەرگیرە بێت ئەبێت کۆمەلگا ئاڵوگۆڕی بەسەرابێنێەوە ئەم ململانەی هەیە لەگەڵم کێشەی کۆمەڵایەتیانە لە ناو فیلمە کوردیەکان ئەمە نابینێ هەر قیژە قیژ و قوولە قوولەکەی هاتوۆتە ناو سینەمای کوردی شەڕە شەقەکەی و تووڕەبوون و قیژان و مادەی هۆشبەرەکەی هەر بۆیە نەناسینی ستایل هەیە و من لەگەڵی ناخان هاوڕام فیلم لە باشتری کوردستان بە فیلمی زەنجیرەی حەڵقەیی پێڵەن فیلمی دراماتیک من نازانم وشەیان لە چۆ دەرهێنەوە دراماتیک وشەی بۆ داهاتاشن ئەو وشەی هیچ شتێکی کەیە هەر بۆیە تۆزێک نەناسینی ستایل یەکێ لە گەورەترین کێشەکانە لە ناو سناریۆن سوو لە ناو حتا بەشێک لە ڕخنەگرانی سینەمای کوردی بەڵێ منیش هاوڕاتم لەو مەسەلەیە کاک لوقمان قاسم ئەپرسێ ئەڵێ کاکە میجان فیلمنامە لە فیلمە کوردیان چۆن ئەبینی تۆزێک ئەزانی چییە سڵاو پێشە مشتێ لە کاک لوقمان لیناخانەوە برادرام لە بیرم چۆ سڵاوی ڕێزم بێ بۆ هەمویان ئەزانی چییە ناتوان زرب لە سفر ناکرێت خۆ سینەمای کوردی سناریۆی باشیشی بوو لە ناو فیلمەکان تۆ ناتوانین یۆڵ مازگۆنای بخەیە دەرەوە لە باز نەکردنی مازگۆنای نیۆڕالیستێکی زۆر بەتوانەوە گەورە بووە تۆ ناتوانین چی سەڵەکانی بەحمان بخەیتە دەرەوە تۆ ناتوانی هەندێک لە فیلمەکانی کازم ئۆز بخەیتە دەرەوە یا فیلمەکەی ڕئیس چلی یا فیلمەکانی هۆنەر سەلیم نا ئێمە مادام باس تاکە کەسکەین بە تاکە کەس سناریۆنیست و فیلمی باشمان بوو بەڵام وەختی باسی گشتی سینەمای کوردیەکەین ئێمە کێشەمان هەیە کێشەیەک چییە من ئەگەر باسێکم کردوتم چۆن کەسایەتی دروستکەین یەکێک لە تایبەتمەندی سینەمای کوردی کە گەورەترین کێشەیەتی ئەمەیەکە پەیوەندی سینەمای کوردی لەگەڵ کۆمەلگای کوردی نەپچڕاوە یعنی من ئەزانم بۆچی ئەو کەسایەتی ئەو هەڵسو کەوتاکە بۆ چون پێشتر لە نێو شەقامەکانی سلێمانی بۆکان و سنەوە هەولێر دیومە بەڵام دەنگێکی فەڕەنسەوی تێی ناگە ینی لە وشە فارسیەکەی ئەمەیەڵێ ئێرجاع بە بیرون ینی فیلمەکەی فیلمی کوردی ڕێگەی دێکۆمنتاریتیایە ناڵم دێکۆدۆرامایە بەڵام ڕێگەی ینی بوونی دێکۆمنتاری ئەدات فیلمەکانی ئێمە ئەو کەسایەتیانەوە ئەو جیهانەی کە دروستیەکەن 100% هین جیهانە فیلمیەکە نییە بەشێکی بۆ زانیاری فیلمەکەت ئەبێتەوە کۆمەلگای کوردی بناسی ئەمە هۆی ئەمەیەکە سینەماکاری کورد ئشتاش
یا سناریستی کورد ئێشتاش نەیزانیوە کە سینەما جیهانێکا بێ دروست بێت. پێم با من ئەمە باسکەم ورد زۆر زوژلی بگذەرم. دوودانە بابەتی زۆر گەورە هەیە. کایە سینەما پەیوەندی لەگەڵ کۆمەلگا هەیە یا لەگەڵ کۆمەلگا نیەتی. کێنلوو ببەشم لوکاچ تیۆری سیێنی مارکسیستی رووسی باسێک لەسەر ماکە ئەڵێ تۆ ئەبێ بەشێک لە کۆمەلگاکەت بێنیتە ناو بابەتە هۆنەریەکەت بۆ لەوێدا ئەو جیهانەی بۆ دروستکەی. بەڵام هۆنەرمەند دەقی هۆنەری پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ کۆمەلگا هەیە. ئەمە ڕوانینێکی مارکسیستیە. بەڵام جیمسۆن لەسەر ئەم ڕایەیە ئەڵێ حتا تۆ ڕئالیستی ترین فیلمیش دروستکەی تایبەتین جیهانی خۆتە مەترسە، هین ئەو جیهانەیە کە تۆ خەریکی ئەی خوڵقێنی. ئێستا بابەتەکە ئەمەیە کە سینەماکاری کورد لەمەی کە جیهانی تایبەتی خۆی بخڵقێنێ ئەترسێ یا دەیتای نییە بۆ ئەمەی کە بیخڵقێنێ، هەر بۆ ئەو مەجبورە کەسایەتیەک بێنێتە ناو فیلمەکە یا ئەکتێک بێنێتە ناو فیلمەکە کە پێشتر بۆ کۆمەلگا ناسراوە. ئەمە بێتە هۆکاری ئەمەی کە سینەمای کوردی هەر لوکاڵ بمێنێ. یەکێ لەو کێشانەی کە هەیە ئەڵەن فیلمی کوردی بۆ فیلمی جیهانی نییە، با هۆکارەکەی ئەمە ئێمە ئێشتاش ئەو جیهانەی واکوونە لە ناو فیلمەکە دروستمان کردووە بێنە ئامریکای بێنە فەڕانسای بێنە بریتانیای بێنە ئاڵمان، بینەری ئاڵمانی بانگێش ناکەین بۆ جیهانی فیلمیەکەی خۆمان، بانگشتێکەکەین بۆ کۆمەلگای کوردی، یعنی کەسی ئاڵمانی بۆ ئەمریکا لە فیلمەکەی ئێمە تێبگا ئەبێت دەورێ کۆمەلگای کوردی بناسێت لە فیلمەکەی ئێمە تێبگا. هەر بۆیە سناریستی کوردی تۆزت دکۆمنتیانە خەریکە سناریۆ نووسێت، یعنی بەڵگەیی خەریکە سناریۆ نووسێت. ئێشتاش 100% جیهانە فیلمیکەکەی بۆ ئێمە دروست نەکردووە، هین ئەمەیە کە خیاڵی ئەو فێرکاری لەسەر نەکراوە. ئێستاش لە ناو خیاڵی خۆیان کەسەکانی گەورە نەکردووە، پەروەردە نەکردووە لە ناو خیاڵی ئەو ئەڕواتە سەغۆڵەکە، ئەڕواتە نێو بازار، ئەڕواتە نێو نازانم قەیسەریەکەی هەولێر، ئەڕواتە نێو بازاری بۆکان. کەسێکە بینێت خۆشی لەو کەسە دێنێتە ناو سناریۆکە بێ ئەوەی کە لەسەری کەسەکە بۆ ئێمە تاشێت، کەسەکە ناتاشن لە ناو سناریۆکە و بە باشی بە منی ناناسن. ئێشتاش بە ئێستاوە، یعنی ئێستا تاکوونێتەوە مێژووی سینەمای کوردی ئێمە کەسایەتیمان خوڵق نەکردووە، هەمووی تیپە، یعنی جۆرێک کە پێشتر کۆمەلگا ناسیویەتی و نمونەی کۆمەلگایی هەیە، نمونەی دەقی هەیە. ئەمە بە پێچەوانەی ئەدەبیاتی کوردی بە 100 ساڵ لە پێشەوەیە. جەمشید خانی مامم کەسایەتیە، سەگەکانی حەسار و باوکم کەسایەتی خوڵخاند بۆ شێرزاد حەسەن. لە سینەمایمە ئەمەمان نییە. بۆیە سناریستی کوردی من ئێستاش لەسەرەوە بڕوایم با کێشەشم بۆ دروست بێ ببێتە شەڕیش، بەڵام تەسەورەکەم سناریستی کوردی سناریستێکی کوڵاو نییە، ئێستاش خەریکە دارەدارەکە. بەڵێ کاکە میرجان، دەسەکانە خۆش بێ، ئەزانم لای تۆ کات درەنگە و برادرانی کەشەوی کە پرسیاری هەیە ئەتوانی هەراوا خۆت جوابیان بدەیتەوە. پێم وایە وا باشترە. منیش هاوڕای ئەو بۆچوونەی بەڕێستانم ئەمە ئەم دواییە. ئەگەر وایە بۆ ئێمە فیلمی کوردی ئێمە لە بازاڕەکانی جیهان، لە هۆڵەکانی جیهان سەرەی بۆ ناگیرێت. اینجا بۆیە منش هەر هاوڕام لەگەڵەوەی بۆچوونەی بەڕێستانە هێشتا لە دارەدارین، هێشتا ڕەوڕەوەکەی بەدەسەوەیە. کاکە میرجان، دەسەکانە خۆش بێ و زۆر سوپاس بۆ ئەو کات و دەرفەتەی بە ئێمەت بەخشی، ئەوەیان جێی ڕێز و ستایش و گەورەی بەڕێستانە. کاکە میرجان کاکسەرکەوژیان منیش سڵاو و ڕێز و حورمەت و سپاسم هەیە بۆمان دوو نەناسی جەنابتان کە تایبەت ئەم چەند ساڵە زانم چەندە هیلاکن بەم بابەتەوە. هیوادارم ئەم دارەی کە جەنابتان چەقاندوتان، ئەم تووەی کە ئێوە چەقاندوتانە ببێتە دارێکی زۆر، درەختێکی زۆر گەورەی کە تەوای سینەماکاری کورد ڕۆژێک لە ڕۆژان لەژێر سێبەرەکەی بحەسێنەوە. زۆر سپاس بۆ تۆ، بۆ هەمووی خۆشەویستان. هەر پرسیارێکیش بوو ئەتوانن بپرسن یا کۆمنت بۆ مندانن هینەکەی، یا ئەتوانن
هەر خصوصی بێن نەخۆم بپرسن من بە بۆی وڵامیانە دەمەوە دەسەر چاو میدانم. چاوەکەمیت کاتێکی خۆش زۆر سوپاس بۆ بەڕێستان. چاوەکەمی کاکەمی چاوەکەمی قوربانە قوربانتم. ئازیزان دۆستان خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵ مامۆستا ئەمیر وانەیەکی بەپێزی لەو بوارە پێمان بەخشی. بەس داوای لێبوردنتان لێ یەکەم لەبەرەوەی بابەتەکەی ئەو یا با بڵێن نەیتوانی یەکسەری بێ لەگەڵمانە چونکە لە خۆتان نەزانن ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە چەند جارێکە ئێمە کێشەمان بۆ دروستە بێت لە کێشەی ئینتەرنێتی و هەروەها ڕۆژاواش هەمان کێشەمانەیە. اینجا کاتێک کە ئازیزانمان دێن هاوکارمانە بن ئەبێ ئاوا بەدەنگ جارجار لەگەڵمانە بن یان وانەکانیان تۆمارکەن و بۆمان بنێرن. ئیتر بۆیە لەوانە داوای لێبوردنتان لێکەین. لەوانەی داهاتوو لە ماوەی ئەم هەفتەیە فیلمی قەرەچ کە فیلمی براتانە بەندەیە دەرهێنانی بەندەیە و نووسینی مامۆستا شێرزاد حەسەنە و بە هاوکاری ئەو هەموو ئەکتەرە خۆشەویستانەی کە پێکەوە هەمومان توانیمان ئەو فیلمە پێ بگەێنین لە ساڵی 1991 دوای ڕەوەکە کە هاتینەوە لەو کاتەیە بێکارەبا بووین بێ هەموو شتێک بووین یان بێ ئیش و کار بووین بێ هەموو شتێک بووین. ئیتر ئەو فیلمە ئەتوانم بڵم لە دوای ڕەوەکە ئەگەر یەکەم فیلم نەبێت لە یەکەمەکان بووە لەو چەند فیلمەی دوسێ فیلم بوون ئەو یەکێ بۆ لە یەکەمەکان لەو کاتەیە کراوە. هاوڕێی ئازیزم کاک خۆشنا و محەممەد فیلمەکەی هەڵبژارد کە شرۆڤەیەکی لەسەر بکات. اینجا بۆ یەکشەمی ئایندە شرۆڤەی فیلمی قەرەجە و من لینکەکەتان بۆ دانم بۆی بیبینن. خۆشحاڵم کە ئێوەش بەشدار بن لە گەنگەشە و شرۆڤە و پرسیارتان لەسەر فیلمەکە. ئەلبەتە ئەمە ئەو ڕوونکردنەوەیە بم من ناڵێم فیلمەکە لە ئاستێکی بەرزایە یا شتێکە بەڵام لەو ڕۆژەی خۆیە ئێمە باس لەواکەین لەو ڕۆژەیە چیمان بۆ کراوە چۆن کراوە باس لەوە ئەکرێت وە کێشە و تەنگ و چەڵەمە و کەم و کوڕیەکانمان چی بووە. اینجا ناشکرێ ئێمە نەکەر فیلمەکەی من فیلمی برادرانی تریش کە لەو زەمانانە کراون یا پێش ڕاپەڕین کە فیلم کراون بڵێن خراب بوون و فڕێدەین نەخێر بە بۆچوونی من ئەوەیە هەر بیانهێنینەوە وەکو ستایشێک وەکو شرۆڤەیەک وەکو زین و کردنەوەیەک ڕێزگرتنێک بۆ توانایانی کە ئەوسا ئەو کاتانە ئەو فیلمانەیان کردووە. بەو هیوایم ئەم بەرنمەیە ئەم وانەیە ئەم شەو سوودمەند بوو بێ بۆ هەموو لایەک و چاوەڕێی هەوڵی برادرانی ترین هاوکارمان بن و زۆر سوپاسی ئێوەش هەر هەمووتانەکەم کە فیلم سازانتان بە ماڵی خۆتان زانیوە و هاوکارمانن و پشتیوانی منن لەوەی کە بەردەوامی بەم پێگەیە بدەم. زۆر سوپاستانەکەم. کاتێکی خۆش.